بەناوی خی بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەری کوردستانەوە دەست پێکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 17 ڕۆژی دانیشتن 23/6/2015 بەرنامەی کار بەپێی حکومەکانی بڕگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 17 خولی بەهارە لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 23/6/2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاساییانەی خوارەوە بەپێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. یەک پرۆژە یاسای قەدەغەکردنی پیادەکردن و ڕەفتاری پێشێلکار بۆ مۆڕاڵ و ڕەوشتەکانی پیشە بۆ پیشە پزیشکی و تەندروستیەکان لە هەرێمی کوردستان عێراق. دوو پرۆژە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی عێراق ژمارەیەکی ساڵی 2005. سێ پرۆژە یاسای هەمواری چوارەمی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 2005. چوار پرۆژە یاسای هەمواری چوارەمی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 2005. پێنج پرۆژە یاسای هەمواری چوارەمی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 2005. شش پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بارەمەدەنیەکانی ژمارە 65 ساڵی 1972 هەموار کراو. دووەم گفتوگۆکردن لەسەر هەردوو پرۆژە یاسای نەبڕینی موچەی تاقانە و تاقانەکانی کیمیاباران و ئەمفال و جینۆساید کراوەکان بەپێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. سێم گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای ڕێکخستن و چاندن و گواستنەوەی ئەندامەکانی جەستەی مرۆڤ بەپێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. لە دەستپێکی دانیشتنەکەمان بە خێرهاتنێکی گەرمی هەموو میوانانی پەرلەمانەکەین بە تایبەتی نوێنەری قونسوڵخانە و دیبلۆماسیەکان لە هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. ئێستا چینە سەر بەرگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بریتیە لە خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاساییانەی خوارەوە بەپێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو کە داوا لە سەرۆکایەتی لیژنەی یاسایی یەکەین کە بێنە سەر منەسە. باشە سەرۆکایەتی لیژنەی یاسایی بفەرمونە سەر منەسە بۆ دەستپێکردن بە بەرنامەی کار. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمان، بەداخەوە ئەوەی ئێستا ڕوودەدات لە پەرلەمان لەسەر یاسای هەمواری سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە نێوان هێز و لایەنە باڵادەستەکاندا پێچەوانەی ڕێککەوتن و سازانە، پێچەوانەی ئەو بنەمایانەیە کە 5 حیزبەکە خۆیان پێشتر لەسەری ڕێککەوتون، تەنانەت پێچەوانەی یاسا و ڕێساکانی پەرلەمانە. بەداخەوە دۆخەکەیان گەیاندە ئەم ئاستە خراپە و نەخوازراوە و ئەکرا و دەیانتوانی پێشووتر ڕێکەوتن و سازان بکەن و لەسەر ئەم بابەتە ڕێک بکەن، ئەو کات بیهێنە پەرلەمان و گفتوگۆی لەسەر بکەن. بەڵام هێنانی بۆ نێو پەرلەمان و لێکەوتنەوەی ئەم ئالۆزیە 5 حیزبەکە بێ جیاوازی بەرپرسیارەتی هەڵدەگرن. دەبێت لەگەل شاهید بێت ئەوەی ئەم حیزبانە ئەمڕۆ لە پەرلەمان دەیکەن هیچی بۆ خەڵکو و لە پێناوی خەڵک نییە، بەڵکو بۆ بەرژەوەندی سیاسی حیزبی و تایبەت بە خۆیانە. هەر لەبەر ئەمەش هاتینە کۆبوونەوەی ئەمڕۆ، بەڵام بە هەموو شێوەیەک دژی خولقاندنی ئەم دۆخە نەخوازراوەین و ڕەتی دەکەینەوە. پێمان وان نییە هیچ پرس و دۆسەیەک، هیچ برۆژە یاسایەک، هیچ هەموارکردنەوەیەک بەم شێوەیە چارەسەر بکرێت. بەرپرسی هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمیشەوە. بۆیە داوا دەکەم بە عەقڵ و منطق مامەڵە لەگەڵ ئەم پرسا بکرێت و ئەم کۆبوونەوەی دواخرێت بۆ ئەوەی جارێکی تر گفتگۆی لەسەر بکرێ و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاکە بوو کاروان، هیچ کارێکی نایاسایی نەکراوە بەپێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان
دا ئەندام پەرلەمان بۆیان هەیە پرۆژە یاسا پێشکەش بکەن بە پەرلەمانی کوردستان و ئەرکی سەرۆکایەتی پەرلەمانە بیخاتە بەرنامەی کار و ئەمە بە شێوەیەکی ئوسوڵی ڕۆشتووە و هیچ کێشە و گرفتێکی تیانە بۆیە دانیشتنەکە دواناخرێ و وەکو خۆی ڕات فەرموون لیژنەی یاسایی دەستکەن بە خوێندنەوەی پرۆژە یاساکان. بەڕێسەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای یەکەم پرۆژە یاسای قەدەغەکردنی پیادەکردن و ڕەفتاری پێشێلکار بۆ مۆراڵ و ڕەوشتەکانی پیشە بۆ پیشە پزیشکی و تەندروستیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق. ئەم پرۆژە یاسایە لە 18 ماددە پێک هاتووە لەگەڵ هۆکارەکانی دەرچوون لەلایەن ڕێژەی ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە کامە ناوەکانیانە. دکتۆر عەبدوڵڵا جاسم، دکتۆر شیرین حوسنی، دکتۆر فرسە سۆفی، مردان خدر، صالح بشار، ومان فيصل، ناظم كبير، أنس محمد، شوان شيخ أحمد، بشار مشير، آمينة ذكري، آواز حميد، نجاد محمد، أميد عبد الرحمن، عز الصابر، مريم صمد، زلفى محمود، كنعان نجم الدين، دلشاد شعبان، عمر عناية، علي هالو، يروانيد نيسان، آيدن معروف، دكتور سرود سليم. داواکارین لە بەڕێستان ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. بەڵام ئەم پرۆژە یاسایە ئاراستەی گشت ئەندامانی پەرلەمان لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی تەندروستی و ژینگا کرد. بەڕێسەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای دووەم بریتیە لە پرۆژە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی ساڵی 2005. ئەم پرۆژە یاسایە لە 23 ماددە و هۆکارەکانی دەرچوون پێکاتووە لەلایەن ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە ئەمە ناوەکانیانە: دکتۆرە ڕێواز فایق، گۆران ئازاد، گەشە دارە، تەلار لەطیف، دکتۆر شێرکۆ حەمە ئەمین، سالار مەحمود، عەباس فەتاح، ساڵح فەقێ، سۆران عومەر، سەرکەوسەر حەد، خەلەف ئەحمەد، مریەم صەمەد، عزە سابر، هەورامان گەچێنەیی، قادر وەتمان. داواکارین لە بەڕێستان ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. ئەم پرۆژە یاسایە ئاراستەی گشت ئەندامانی پەرلەمان و لیژنەی کاروباری یاسایی پەرلەمانەکرێت. بەڕێسەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای سێەم بریتیە لە پرۆژە یاسای هەمواری چوارەمی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005. ئەم پرۆژە یاسایە لە 17 ماددە و هۆکارەکانی دەرچوون پێکاتووە لەلایەن ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە کە ئەمە ناوەکانیانە: برزۆ مەجید، عەلی حەمە ساڵح، ئومێد حەمە عەلی، پەروا عەلی، فایق مستەفا، قارەمان قادر، بێستون فایق، محمود حاجی عومەر، ڕۆزا مەحمود، ئێڤار ئیبراهیم، عومەر حاجی عنایەت، حەسەن صالح، بەهار مەحمود، دکتۆرە پەری صالح، شێرکۆ حەمە ئەمین، دکتۆرە جوان ئیسماعیل، عادل عەزیز، زلفى محمود، أيوب عبد الله، منيرة عثمان، رابون معروف، عبد الرحمن علي رضا، أنور قادر. داواکارین لە بەڕێستان ئەم پرۆژە یاسایەش ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. ئەم پرۆژە یاسایەش ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و گشت ئەندامانی پەرلەمانەکرێت. پرۆژە یاسای هەمواری چوارەمی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراو. ئەم پرۆژە یاسایە لە 18 ماددە و هۆکاری پێویستەکان پێکاتوەوە لایەن ئەمان بەڕێزانە واژۆ کرا: بێگر دڵشاد، گۆران ئازاد، گەشە دارە، تەلار لەتیف، خەلەف ئەحمەد، سەعید مەسیفی، سالار مەحمود، ڕێواز فایق، قادر ڕزگەی، دلێر ماوەتی، عزە سابر، عەباس فەتاح، ئاواز زەنجی، ساڵح فەقێ، سەرکەوت سەرحەد، مریەم سەمەد، فەرهاد سەنگاوی، زانە عەبدوڕەحمان. داواکارم ئاراستەی لیژنەی پەیوەندیدار بکرێت. ئەم پرۆژە یاسای ئاراستەی گشت ئەندامانی پەرلەمان و لیژنەی کاروباری یاسایی پەرلەمانەکرێت. پرۆژە یاسای هەمواری چوارەمی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 کە لە 9 ماددە و لەگەڵ هۆکاریەکانی دەرچواندن پێکاتوە لایەن ئەم بەڕێزانەوە واژۆ کراوە: مەروان گەڵاڵی، هەورەمان محەممەد شەریف، نەجیبە لەتیف، سۆران عومەر، شکوریە ئیسماعیل، ئەبوبەکر، عمر عبدوڵڵا، بەهار عەبدوڕەحمان، عاجی کاروان، غەریب مستەفا، بەهزاد دەروێش، عمر صالح، کەژاڵ هادی، سوهراب میکائیل، دکتۆر شوان قەڵاتزەی، سوهام عمر، فەخرەدین قادر، ئومێد حەمە عەلی، عادل شکر، عەلی حەمە صالح، قارەمان قادر، محمود حاجی عمر، شێرکۆ جەودەت. داواکارم ئاراستەی لیژنەی پەیوەندیدار بکرێت. ئەم پرۆژە یاسای ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و گشت ئەندامانی پەرلەمانەکرێت. پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بارەمەدەنیەکان ژمارە 65 ساڵی 1972 لە هەرێمی کوردستان کە لە 3 ماددە لەگەڵ هۆکارەکانی دەرچواندن پێکاتوە لایەن ئەم بەڕێزانەوە واژۆ کراوە: دکتۆر سلوت سەلیم، کەمال یەڵدا، جەودەت زەردیز، لینا زەریا، محەممەد عەلی یاسین، یەڕوان نیسان، یعقوب گۆرگیز، ئامینە زکری، وەحیدا، فەرهاد سەنگاوی، زیاد حوسێن، عزە سابر، سەعید مەسیفی، سەرکەوت سەرحەد، ساڵح فەقێ، زانە عەبدوڕەحمان، باپیر کامەلا، عەبدوڕەحمان ئەبوو کاروان، ئاری هەرسین، بەشار مشیراغا، بەیار تاهر دۆسکی، مەدینە ئەیوب، ڤیان عەباس، فەیرۆز تەها، حەیات مەجید، تەحسین ئیسماعیل، مەردان خدر، شامۆ شێخۆ،
ئێڤار ئیبراهیم، دکتۆر سیراج، سالار مەحموود. ئەم پرۆژە یاسایەش ئاڕاستەی لیژنەی کاروباری یاسایی و گەشت ئەندامانی پەرلەمان ئەکرێت. زۆر سپاس بۆ لیژنەی یاسایی بمێننەوە بۆ بڕگەی دووەم. بەڵام بەڕێزان بیرمان چوو لە دەستپێکی دانیشتن پوختەیەک لە کۆنووسی دانیشتن و هەروەها ناوی ئامادەنەوان خوێنەوە سەبارەت سکرتێر پوختەی دانیشتنی پێشوە خوێنێتەوە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان، پوختەی دانیشتنی ژمارە 16 لە بەرواری 7/6/2015 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە. دووەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو، هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمان، ئامادە نەبوو و ئامادە نەبووی لیژنەکان لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێم پەسەندکردنی گفتوگۆکردن لەسەر کار و چالاکیەکان و کێشە و گرفتەکانی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان عێراق. زۆر سپاس. ئێستا ناوی ئامادەنەبووانی کۆبوونەوەی پێشووی پەرلەمان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 16 ئاسایی لە بەرواری 7/6/2015 مۆڵەت پێدراو بوون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بەم شێوەیەی خوارەوەیە. یەکەم ئیدریس عەلی ئیسلام مۆڵەت، دووهەم ئەنەس محەممەد مۆڵەت، سێهەم ئەیوب عەبدوڵڵا مۆڵەت، چوارەم ئاری محەممەد مۆڵەت، پێنجەم ئێوار ئیبراهیم مۆڵەت، شەشەم تەلار لەطیف مۆڵەت، حەوتەم جەمال عوثمان مۆڵەت، هەشتەم خەڵەف ئەحمەد مۆڵەت، نۆهەم دلێر مستەفا مۆڵەت، دەهەم ڕۆزا مەحموود مۆڵەت، یانزە ڕێواز فایق مۆڵەت، دوانزە سۆران عومەر مۆڵەت، سیانزە شیرین حوسنی مۆڵەت، چواردە عەبدوڕەحمان فارس مۆڵەت، پانزە غەریب مستەفا مۆڵەت، شانزە وەحیدە یاقوب مۆڵەت، حەڤە عەبدوڵڵا مەحموود ئامادە نەبووە، هەژدە عومەر مستەفا ئامادە نەبووە، نۆزدە ئیبراهیم ئەحمەد سمۆ ئامادە نەبووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، راپۆرتی بەدواداچوونی کۆبوونەوەی هەفتانەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە بەرواری 7/6/2015 تا 23/6/2015 بەم شێوەی خوارەوەیە. یەکەم لیژنەی پیشەسازی و زە و سەرچاوە سروشتەکان 7/6 کۆبوونەوەیان بە ئەنجام گەیاندووە. ڕۆزا مەحموود مۆڵەت بووە، ڕێواز فایق مۆڵەت بووە. دووهەم لیژنەی بازرگانی و پاراستنی مافەکانی بەکاربەر 22/6 کۆبوونەوەیان بە ئەنجام گەیاندووە، سەرجەم ئەندامانی لیژنە ئامادە بوون. سێهەم لیژنەی کشتوکاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان 22/6 کۆبوونەوەیان کردووە، ئاواز جەنگی مۆڵەت بووە، فەرهاد حەمە ساڵح مۆڵەت بووە. چوارەم لیژنەی مافەکانی مرۆڤ 22/6 کۆبوونەوەیان کردووە، عومەر مستەفا مۆڵەت بووە، فرسەت سۆفی مۆڵەت بووە، بێستون فایق مۆڵەت بووە، زۆزان سادق مۆڵەت بووە. پێنجەم لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و هونەر 22/6 کۆبوونەوەیان کردووە، ڤیان عەباس مۆڵەت بووە، عومەر کۆچەر ئامادە نەبووە. شەشەم لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە 22/6 کۆبوونەوەیان کردووە، سەرجەم ئەندامان ئامادەی کۆبوونەوەکە بوون. حوتەم لیژنەی کاروباری کۆمەڵی مەدەنی 22/6 کۆبوونەوەیان کردووە، محەممەد عەلی یاسین مۆڵەت بووە، بەهار عەبدوڕەحمان مۆڵەت بووە، نەجیبە لەطیف مۆڵەت بووە، کەمالی ئەڵدا مۆڵەت بووە. هەشتەم لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان 22/6 کۆبوونەوەیان کردووە، شێرکۆ جەودەت مۆڵەت بووە، مەدینە ئەیوب مۆڵەت بووە، ڕۆزا مەحموود مۆڵەت بووە، سۆران عومەر ئامادە نەبووە، دڵشاد شەعبان ئامادە نەبووە. نۆهەم لیژنەی ئاسەوار و خزمەتگوزاریەکانی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار 22/6 کۆبوونەوەیان کردووە، کەمالی ئەڵدا مۆڵەت بووە، عەلی هالۆ مۆڵەت بووە. دەهەم لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەت 22/6 کۆبوونەوەیان کردووە، ڤیان عەباس مۆڵەت بووە. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. کاک بازات نقطەی نظامی دەبوو. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ وڵا داوا لێبوردنێت کەماکە نقطە نیزامیش نەبیت. ڕاستی ئەم بێژین هەرێمە کوردستانی قۆناغەکە هەستیاردا تێپەڕیتن و سەرڕای بگەوێ شەڕێ دیروسی داعش یا بەردەوامە قەیرانە دارەی هاتف بقەنەعەتەمە هەرێمە کوردستانی پێویستی سازانەیە تایبەتی بوو بابەتێکی زۆری گرنگوەکی پرسە سەرۆکاتی هەرێمە کوردستانی ڕاستە بگەوێ خوێندنەوەیەکی هاتەکردن بووە پرۆژە یاسا بەس قەنەعەتە من دەبووە لایەنی سیاسی پەرلەمانیش هەتا حەدەی ئیحراج نەکردبا لە دەربەی سازان هات باکردن بەرەندی داخواز سەرۆکاتیە پەرلەمانێت کەین داکوکیل وێ چەندێ بکات کو لایەنی سیاسی زیاترین وەخت سازانێک سەر وێ پرسا نیشتیمانیە گرنگ بکەن دەبگەینە ڕێکەفتنەکە باش و ئەف دۆخە زیاتر ئالوس نەبیتن و بگەینە ئەنجامێن باش. زۆر سپاس. باشە، زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان، ئێمە لەو سەردانانەی کە بۆ لای حزب و لایەنە سیاسیەکان ئەنجاممانداوە لەو کۆبوونەوەی کە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لە ماوەی ڕابردوو تقریبا هەفتانە ئەنجاممانداوە داوامان لێ کردوون کە لەسەر پرسی
سەرۆکایەتی هەرێم هەمووان هەوڵی ئەوە بدەن کە بگەن بە سازانێکی نیشتیمانی و پرۆژەی هاوبەش لەو ڕۆ پێشکەش بکەن بەڵام ئێوەزانن لە 1970 ویلایەتی سەرۆکی هەرێم تەواو بێ و ئەمە تەنگژەیەکە لە بەردەم هەرێمی کوردستان و تەنگژەیەکە لە بەردەم پەرلەمانی کوردستان کە پێویستە کات هەموو ڕێکارەکانی لە بگیرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم تەنگژەیە ئێوە زانن ئێمە لە ماوەی ڕابردوو پرۆژە یاسایەکمان پەسەند کرد بۆ هەمواری دەستوری هەرێمی کوردستان و بەر مەبنای ئەو پرۆژە یاسایە و بەر مەبنای ئەو یاسایی کە لە پەرلەمان پەسەند کرا لیژنەیەکی دەستوریش پێک هاتووە کە ئێستا کاروبارەکانی خوانەکەن ئەمە یەکێکە لە ڕێگاکان یان یەکێک بوو بەداخەوە ئێستا بێ وا بڵین یەکێک بوو لە ڕێگاکانی چارەسەرکردنی و تەنگژەیە بەڵام بەداخەوە بەهۆی درەنگکەوتنی پەسەندکردنی پرۆژە یاساکە و بەهۆی درەنگ دروستکردنی لیژنەکە وا هەستەکەین کە ڕەنگە ئەم ڕێگایەی تر ڕێگایەکی وا نەبێت کە بتوانێت بە تەواوەتی ئەو پرسە چارەسەر بکە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم بەر مەبنای یاسای سەرۆکایەتی ئێستاش یەکێکی تر بوو لە ڕێگاکان ئێوەزانن هەفتەی پێشوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان لێرە لە بەردەم پەرلەمانی کوردستان وتیان ناتوانین لەو ماوەیە کە بۆمان دیاریکراوە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەنجام بدەین بۆیە ناچارین دەرگای سێهەم بکەینەوە کە هەمواری یاسای سەرۆکایەتیە ئەمڕۆ خوێندنەوە بۆ پرۆژە یاسانە کراوە ئاڕاستی لیژنەی یاسایی یەکرێ دیسان دەرفەت هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی سازانی نیشتیمانی لەسەر بکەن بەڵام ئێمە تەنها دەرگامان بۆ هێنانەکای ئەو سازانە کردووەتەوە بەڕاستی خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکان ئەمەی نەهێنا کە لە دوێنێەوە ئەم هەموو هەڵای ئەعلامیە گەورەی لەسەر کرا ئەم هەموو فشارە لەسەر پەرلەمانی کوردستان ویسترا دروست بکرێ ئەمە کارێکی زۆر هەڵەیە ناتوانرێ هیچ ئیرادەیەک لە دەرەوەی پەرلەمان ئیرادەی پەرلەمانی پەک بخا پەرلەمان خاوەنی شەرعیەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستانە خاوەنی دەنگی ڕاستەقینەی خەڵکی کوردستانە هەمووی هێزەکان هەموو پۆست و بەرپرسیارەتەکان لە هەرێمی کوردستان هەموو دەسەڵاتەکان شەرعیەت لە پەرلەمانەوە وەرەگرن بۆیە ئەمڕۆ پێویست بوو شەرعیەتی پەرلەمان بەردەوام بێ و کاری خۆی بکە لەم ڕوانگەیەوە ئەمڕۆ کۆبوونەوە کە کرا بەڵام ئەمە دەرگایەکە بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان هەرچی زووتر ئەو کاتەی بە فیڕۆشیان داوە قەرەبووی بکەنەوە و بێنە سەرخەت گفتوگۆ بکەن لەگەڵ فراکسیۆنەکانیان لە ڕێگەی فراکسیۆنەکانیانەوە یان لە ڕێگایەک لیژنەیەکی دانوستان بۆی سازان لەسەر ئەم پرسە بێتەکایەوە ئێستا چینە سەر بەگەی دووەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ کە بریتە لە گفتوگۆکردن لەسەر هەردوو پرۆژە یاسایی نەبڕینی موچەی تاقانە و تاقانەکانی کیمیاباران و ئەنفال و جینۆساید کراوەکان بە پێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە داوا لە لیژنە پەیوەندیدارەکان کە لیژنەی کاروباری یاسایی لێرن هەروەها لیژنەی دارایی و کاروباری ئابووری و بەرهێنان لیژنەی پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسیەکەین کە بێنە سەر منەسەب و ئەوەی گفتوگۆ لەسەر پرۆژە یاساکە دەست پێ بکەین بەڕێز کاک گۆران نقطەی نظامیت هەیە بەڕێستەرۆکی پەرلەمان لە ڕێی بەڕێستانەوە داوا دەکەم چکە ئێمە دەچینە سەر گفتوگۆ پسندکردنی پرۆژە یاسا ئەندامانی پەرلەمان ئەگەر بکرێ پابند بن بە دانیشتن لە هۆڵی پەرلەمان بۆی کێشەی نیسابی قانونی لە کاتی دەنگدانی پرۆژە یاساکان دروست نەبێت سپاس تێبینیەکی زۆر دروستە داواتان لە یەکەین بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە هۆڵی پەرلەمان بمێننەوە بۆ ئەوەی کێشەی نیسابمان بۆ دروست نەبێت لە کاتی دەنگدان لەسەر پرۆژە یاساکە و مادەکانی نقطەی نظامی بەڕێز دکتۆر شوان بەناوی خوای بەخشندەی میهرەبان هیوادارم ئەگەر نقطە نظامیش نەبێ هەر پێم نەبڕن ئەم بابەتەی کە ئەمڕۆ پرۆژە یاسایانە خوێندنەوەیان بۆ کرا نیشانەوەیە کە ینی ئیرادەیەک هەیە ناکرێ بەرامبەر هەموو ئەو شتانی کە دێنێ پێشەوە ینی دەستەوەستان بوەستین بەڵام سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەیتوانی 6 مانگ لەمەوبەر بۆ بابەتێکی ئاوانی نیشتیمانی زۆر گرنگ کۆبوونەوەی چڕوپڕی لەگەڵ فراکسیۆنەکان کردبایە و سەردانی لایەنە سیاسیەکانیشی کردبایە
کە دەڵێن سەردانی لایەنە سیاسیەکان ئێمە یەکێکی لەو لایەنانە کە لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە حیسابی سفریشی بۆ نەکراوە ئەوە مانای نە سازانە نە تەوافقە نە هیچ شتێکی ترە بەڕاستی ئەبێ پەرلەمان ببێتە مای ئارامی دەرونی بۆ هاوڵاتیانی کوردستان ئێستاوەی ئەمڕۆ ئێمە ئەگەر چەند مانگ لەمە بەر ئەمە کرابایە ئەو حاڵەتە تەشەنوجی نائیستقراری دەرونیە دروست نەدەبوو ئێستا خەڵک بە شێوازێک سەری و ئاراستەی ئێمە دەکات سەردەمی قوچی حەمەداغا و شوێن بدێتەوە بەڕاستی جا لەبەرەوە پێویستە بەڕاستی پەرلەمان یعنی مەسئولانە خاوەن ئەزمونانە هەنگاو بنێ و هەڵوێز بنێ و هەمومان ناکرێت ئێستا ناو هۆڵی پەرلەمانە بەو شێوازەی کە ئێستا ئێمە بەمانەی دەستشکاندنەوە و ئەوانی تر بێت ئەم وڵاتە بە تەوافقی هەمان دەڕوا بڕێوە ئێمە خۆشمان خاوەن ڕێی و بۆچوونی خۆمانین بەڵام بەدەخەوە هەر بە ناوی سازانەوە زۆر زوڵ مستەمیش لە ئێمە کراوە خۆشتا باشە زانن ئەو موچەی تاقانەکەم ڕوو خوێندنەوەی بۆ دەکرێت ئێمە لە 2004 پێشکەشمان کردووە هەتا پرۆژەیەش کە ئامادە نەکرا لە بەرامبەر پرۆژەکەی ئێمە نایە خستە دەنگدانی دووەمە و بۆی کاوە پەسەند دەکرێت هیوادارم ئێمە هەمومان بەڕاستی وەکو چۆن ئینسانێکی خاوەن ئەزمون خاوەن ڕابردوو ماندوو بە وڵاتەیەوە ئەوەی کە زۆر بە وڵاتەیە ماندوو بێت ئەبێ بەڕاستی بەرپرسانە قسە بکات زۆر سپاس باشە زۆر سپاس بەڕستکە گۆران نقطەی نظامی دەیە باڵا ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام پێم باشە بچینە سەر تەوەرەکە بەڵام لەبەروی ڕێگەتدا بە ژمارەیەک پەرلەمانتار لەسەر ئەم پرسە قسە بکەن و خەڵک بە شێوەیە قسە دەکەن وەک ئەوەی خوا نەخواستە یان کارێکی نایاسایی کرابی یاخود هەوڵێکی دەستە جەمعی درابی لە دژی هێز لایەنی لایەکی سیاسی ئەوەی تا ئێستا لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ کراوە خوێندنەوەیەکی ئاسایی پرۆژە یاسایەکە جێبەجێکردنی واجبێکی قانونی واقعی سەرشانی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە بۆ حەلی کێشەیەک کە ئێمە محکومین بە کاتێکەوە کە بریتیە لە 19 هێژ هەتاوەکو ئێستا هیچ هێزێک هیچ هێزێک لە دەرەوەی سازان نییە و هەموو هێزەکان پابەندن بە سازان و پەرلەمانی کوردستانیش دەبێتە هۆڵی ئاشتەوایی نبێتە هۆڵی تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەت باشە دەست خۆش بێ فەرموون دەقی پرۆژە یاساکان کە پێشکەش کراوە و ڕاپۆرتی هاوبەش بخەنەوە بۆی بخێنە گفتوگۆوە بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو پرۆژە یاسا بۆ ئەو بابەتە پێشکەش کراوە لەبەر یەکێتی بابەتەکە یەک راپۆرتمان لەسەر ئامادە کردووە پرۆژە یاسا یەکەم پرۆژە یاسای نەبڕینی موچەی تاقانە مادەی یەکەم مەبەست لە زاراوەی تاقانە ئەمەی خوارەوەیە تاقانە ئەو کەسە تێکۆشەرەیە کە لە خەباتی پێشمەرگایەتی دایان کارەساتی جینۆسایدی 182,000 مرۆڤی کوردستان 8,000 بارزانی یان بەهۆی کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تری کوردستان یا بەهۆی بردومان و تەقینەوە سەرجەمکەس و کارەکانی شەهید بوون و تەنیا خۆی ماوەتەوە و خاوەن موچەیە مادەی دووەم وەکو ڕێزلێنان لە قوربانیدانیان تاقانەکان موچەیەکی شایستیان پێ بدرێت کە پێداویستیەکانی سەردەمیان پێی دابین بکرێت و ناچاری کاری قورس نەبن و باری دەرونی و معنەوی و مادیان جێگیر بێت مادەی سێیەم هەر کەسێکی تاقانە کە خانووی نییە یەکەی نیشتەجێبوونی بۆ دابین بکرێت و لەسەری تاپۆ بکرێت مادەی چوارەم پێناسێکی تایبەت بە خۆیان هەبێت وەک حەسانەیەک بۆیان و دیاربوونیان لە شوێنە تایبەتی و گشتی و فەرمی و نافەرمیەکاندا تا ڕێزی شایستیان لێ بنرێت مادەی پێنجەم وەکو سەرجەم فەرمانبەران هەموو ئیمتیازاتێک بیانگرێتەوە لە وەرگرتنی سولفە لە کاتی دانەوەی قەرزەکە جیازی پێ بکرێت لەگەڵ فەرمانبەران بەگشتی لە ڕووی ماوەی دانەوەی ئەو ڕێژەیە کە دەیگێڕنەوە لە فەرمانبەران بەگشتی کەمتر بێت مادەی شەشەم لە کاتی نەخۆشی درێژخایەن و نەشتەرگەری و سەردانکردنیان بۆ شوێنە تەندروستیەکانی حکوومەت بەبێ بەرامبەر حسابیان لەگەڵ بکرێت واتە حکوومەت بچێتە ژێرباری خەرجکردنیان مادەی حەوتەم لە کاتی مردنی تاقانەدا موچەکەیان نەبڕدرێت و بەردەوام بێت بۆ ئەوانەی خزمەتیان کردووە یا بەپێی شەرع و یاسا لێی نزیکن مادەی هەشتەم لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی دارایی و شەهیدان و کاروباری کۆمەڵایەتی ڕێنمایی پێویست دەردەکات بۆ جێبەجێکردنی مادەکانی ئەم یاسایە مادەی نۆیەم لە بەرواری بڵاوکردنەوەی ئەم یاسایە لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان کاری پێدەکرێت هۆیەکانی دەرچوونی ئەم یاسایە بەهۆی شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کوردستان و ئەو ستەمە زۆر و دڕندانەیەی ڕژێمەیەک لە دوای یەکەکانی عێراق چەندین بنەماڵە لە کاتی بردومانکردن و پێشمەرگایەتی و کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تری کوردستان و بێسەر و شوێنکردنی 8,000 کەس لە بارزانیەکان و جینۆسایدی 182,000 مرۆڤی کورد و هاوڵاتی کوردستان بوونەتە قوربانی و تەنها کەسێکی
بەستیان ماوە بە مەبەستی ڕێزگرتن لە شەهیدان و قوربانیدانی بە کۆمەڵی خانەوادەکان و ئەو تاقانە جەرگ سوتاوانە و خزمەتکردنی بەردەوامیان و مانەوەی یاد و بیرۆری و تێکۆشانیان لە بیر و هەستینەوەکانیاندا و دەربڕینی وەفا و ئەمەک بەرامبەر خۆیان و مێژووی پرسەروەریان ئەم یاسایە دەرچوێنرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای تاقانەکانی کیمیاباران و ئەنفال و جینۆساید کراوەکان. مادەی یەکەم، تاقانەکانی کیمیاباران و ئەنفال و جینۆساید کراوەکان ئەو کەسانن کە لە هێرشی دوژمنان بۆ سەر کوردستان کە سوکارەکەی بوو بێتە قوربانی واتە دایک و باوک و خوشک و براکانی هەر هەمان ڕۆژشەهید بوو بێت بەهۆی بردومانی کیمیایی، ئەنفالکردن، تیرۆر، لە سێدارەدان و بۆمبارانکردن کە ئەمەش بوو بێتە هۆی ئەوەی تەنها یەک ئەندامی خێزانەکە ڕزگاری بوو بێت و خۆی تەنها ما بێتەوە. مادەی دووەم، ئامانج لە پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسایە یەک، داوا لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت ڕێزی تایبەت و کار ئاسانیان بۆ بکرێت. دوو، بتوانرێت سولفە لەسەر موچەکانیان وەربژیرێت بە پێی ڕێژەیەکی دیاریکرا و کە کار نەکاتە سەر بژێوی ژیانی کەسی تاقانە. سێ، وەک بنەماڵەی شەهید مامەڵەی لەگەڵ بکرێت و پێناسەی تایبەتی بۆ بکرێت و پێناسەکە وەک حەسانەیەک ڕێزی لێ بگیرێت. چوار، هەموو ساڵێک ڕێژەیەک لەم تاقانانە سەفەری دەرەوەی وڵاتیان بۆ ئەنجام بدرێت. وەزارەتی شەهیدان هاوکار بێت لە تێچوونی ئەم گەشتان دەرەوەی وڵات بۆ باشکردنی باری دەرونیان. پێنج، مناڵی تاقانەکان بتوانن سوودمەند بن لە سولفە و پێشینەکانی خانوبەرە. شەش، چارەسەرکردنی گرفتی وارسی ئەنفال و جینۆساید کراوەکان لە دادگاکان و کار ئاسانیان بۆ بکرێت. مادەی سێەم، چۆنێتی ڕێگریکردن لەم کەسانەی کە تاقانە نین و ناوی خۆیان وەک تاقانە ناونووس دەکەن. یەک، لە کاتی ئاشکرابوونی ئەو کەسانەی کە بە تەزویر ناوی خۆیان تۆمار کردووە وەک تاقانە سزایەکی توندیان بۆ دابنرێت و لە هەمان کاتدا ئەو موچە و ئیمتیازاتانەی لێ وەربژیرێتەوە کە لەم ڕێگەیەوە بەدەستی هێناوە. دوو، سزای ئەوانەش بدرێت کە لە دادگاکاندا شاهیدی بە درۆ دەدەن لەسەر کەسی تاقانە. مەبەست لە وشەی حەسانە واتە حەسانەی تاقانە بۆ ئەوەی لە ڕێگەی یاساوە بتوانرێت ڕێگری بکرێت لە سوکایەتیکردن بە کەسی تاقانە. هۆکارەکانی دەرچواندن بە مەبەستی ڕێزلێنانی زیاتر و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ تاقانەکانی ئەنفال و کیمیاباران ئەم یاسایە دەرچوێنرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان، راپۆرتی هاوبەش سەبارەت بە هەردوو پرۆژە یاسای نەبڕینی موچەی تاقانە و تاقانەکانی کیمیاباران و ئەنفال و جینۆساید کراوەکان، لیژنەی کاروباری یاسایی و دارایی و کاروباری ئابووری و بەرهێنان و لیژنەی پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی ڕۆژی یەکشەممە 31 جۆزەردانی کوردی بەرامبەر بە 21 شەشی 2015 زاینی کۆبوونەوەی ئەنجامدا بۆ تاوتوێکردنی هەردوو پرۆژە یاسای نەبڕینی موچەی تاقانە کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی پرۆژەکە لە دانیشتنی ئاسایی ژمارە 16 لە ڕۆژی سێشەممە بەرواری 16/12/2014 و تاقانەکانی کیمیاباران و ئەنفال و جینۆساید کراوەکان کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی پرۆژەکە لە دانیشتنی ئاسایی ژمارە 14 لە ڕۆژی سێشەممە بەرامبەر 9 شەشی 2015 خەسڵەتی بەپەلەیی پێدرا و ڕەوانەی لیژنەی تایبەتمەندەکان کراوە. دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتنە ئەم ئەنجامانەی خوارەوە. ناونیشانی پرۆژەکە بەم شێوەیە دەخوێنرێتەوە: پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی تاقانەکانی جینۆساید. مادەی یەک بەم شێوەیە دەخوێنرێتەوە: تاقانەی جینۆساید ئەو کەسەیە لە کاتی ڕوودانی تاوانەکانی جینۆسایدی دژ بەگەلی کوردستان پاش شەهیدکردنی سەرجەم ئەندامانی خێزانەکەی بە تەنها ڕزگاری بوو بێت. مادەی دوو، یەکەم، تاقانەی جینۆساید سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی کچ و کوڕی شەهیدی جینۆسایدی دەبێت کە لە یاسای ژمارە 9 ساڵی 2007 دەقنووس کراوە. دووەم، لە کاتی کۆچی دوایی تاقانەدا بە شەهیدی جینۆساید ئەژمار دەکرێت و سەرجەم ماف و ئیمتیازاتی شەهیدی جینۆساید کە لە یاسای ئاماژە بۆ کراوی خاڵی یەکەمی ئەم مادەیە هاتووە بۆ وارسەکانی دەستەبەر دەکرێت. سێەم، وەکو ڕێزلێنان ناسنامەیەکی تایبەتی بۆ دروست دەکرێت و میدالیایەکی تایبەتی پێدەبەخشرێت. مادەی سێ، پشتڕاستکردنەوەی تاقانەی جینۆساید لە ڕێی لیژنەیەکی پسپۆر لە وەزارەتی کاروباری شەهید و ئەنفال کراوەکان بە سەرۆکایەتی دادوەرێکی پلەیەک دەبێت.
مادەی 4 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 5 کار بە هیچ یاسایان بڕیارێک ناکرێت ناکۆک بێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە. مادەی 6 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە بە مەبەستی ڕێزلێنانی زیاتر و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ تاقانەکانی جینۆساید ئەم یاسایە دەرچوێنرا. بەڕێ سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی دوو پرۆژە یاسا هەبووە و مناقەشەی زۆری لەسەر کراوە و ڕای لایەنی پەیوەندیدار وەرگیراوە، داواکارین لە بەڕێستان کە راپۆرتی هاوبەش بکرێتە بنەما بۆ گفتوگۆکردن. بابزانی نساب تەواو بۆ دەنگدان. ئێسەی خینە دەنگەوە چه لەگەڵەوەیە کە راپۆرتی هاوبەشی لیژنە پەیوەندیدارەکان بکرێتە بنەما بۆ گفتوگۆکردن. با بژمێررێ پێویستە کات بژمێررێ. پەنجا و چوار کەس لەگەڵیەتی کێ دەژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. فەرموون لە ناونیشانی پرۆژەکەەوە دەست پێ بکەن. بەڕێ سەرۆکی پەرلەمان ناونیشانی پرۆژەکە بەم شێوەیە دەخوێنرێتەوە: پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی تاقانەکانی جینۆسایت. چه قسەی هەیە لەسەر ناونیشان؟ کەس نییە کەواتەی خینە دەنگەوە چێ لەگەڵ ناونیشانەکەی بەو شێوەی کە هاتووە؟ پەنجا و چوار کەس لەگەڵیەتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا.
مادەی یەک بەم شێوەیە دەخوێنرێتەوە تاقانەی جینۆساید ئەو کەسەیە لە کاتی ڕوودانی تاوانەکانی جینۆسایدی دژ بە گەلی کوردستان پاش شەهیدکردنی سەرجەم ئەندامانی خێزانەکەی بە تەنها ڕزگاری بوو بێت. بەناوەکان بنووسرێن ئەوانی کە قسەیان هەیە. بەڕێسەرۆکی پەرلەمان بۆ گفتوگۆکردن لەسەر مادەی یەکەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە ناویان نووسیوە: ساڵح فەقێ، سەرکەوت سەرحەد، سەعید مەسیفی، عەباس فەتاح، قادر وەتمان، تەلال لەطیف، بێستون فایق، شکوری ئیسماعیل، محمود عومەر، عادل عەزیز، فەرهاد سەنگاوی، ئەبوبەکر عومەر، بەڕێز کاک ساڵح فەقێ فەرموو. بەڕێسەرۆکی پەرلەمان هەندێک تاقانە هەیە من بە نمونە کەسێک لە سنووری خۆمان ناسم لە دوای تیاچوونی خێزانەکەی تەنها دایکی مابووە، دوای چەند مانگێکی کەم دایکشی تیاچووە، بۆیە ژمارەیەک لەوانە کە 4 کەسن لە دوای چەند مانگێک لەو تاوانانی کە دەرحەق بەگەلی کورد ڕوویداوە بوونە بە تاقانە داوای ئەوەکەن کە ئەوانی جێگەیەکیان بۆ بکرێتەوە، ڕەنگە ئافرەتێک بە تەنها لە ماڵێکە ئەگەر 7 کەس بۆ نمونە لە خێزانێک بوو بێ 6 تیاچوو بێت تەنها دایکی ماوێتەوە، دوای 2-3 مانگێک ڕەنگە هەر بە خەفەت و مەراقیەوانەوە ئەویش تیاچوو بێ، بۆیە ئەوان پەیامیانەوە بوو ئەمە داوای ئەویانە کرد کە جێگەی ئەوانیش بکرێت و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک بێستون فایق. بەڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان، قسەکەی منی شەمان قسەی کاک ساڵح لە ڕاستیدا تاقانەکان ینی ڕاستە ئەوانن کە دەبێ هەموو کەس و کارەکانیان لە جینۆسایدا لە عەمەلی جینۆسایدا بووبێ بە قوربانی، بەڵام خەڵکی وامان هەیە کەسێک لە عایلەکەی دەرچووە دوای ئەوە لە ڕووداوێکدا بۆتە قوربانیانی. تاوانی ئەمە چییە؟ ئەو کەسە لە ئەنفال ڕزگاری بۆ مەسەلەن دواتر بە ڕووداوێکی ترگیانی لەدەستداوە. خۆ ئەمە دیسان ئێستا ئەمیش تاقانەیە، ئەگەر مەبەست لە تاقانە ئەو کەسە بێت تەنها خۆی بێ و برا و دایک و باوک و خوشکی نەبێ، ئێستا ئەمیش هەمان شتە، بەڵام ئەوەیە ئەم کەسێک لە عایلەکەی لە عەمەلی ئەنفالەیان لە کیمابارانە بۆ نمونە شەهید نەبووە، دواتر لە دوای ئەوە لە ڕووداوێکی تراتیا چوو، بەڵام لە ئێستادا ئەوی شەر تاقانەیە، یعنی تەنها خۆی ماوەتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک سەرکەوت سەرحەد. بەڕێسەرۆکی پەرلەمان، دیارە بۆ ڕێخستنی ئەو جوملەیە وا پێویستەکە ئەو کەسەیە کە لە کاتی ڕوودانی داوانەکانی جینۆساید بەگەلی کوردستان پاش شەهیدکردنی سەرجەم ئەندامانی خێزانەکەی پێویست دەکات ئەو کەسە نێر بێتیان بێ ئەوە بنووسێ باشترە لەوەی. باش سپاس. خاتوو شکوری ئیسماعیل. بەڕێسەرۆکی پەرلەمان شکوری ئیسماعیل، پاڵپشتی ئەم بۆچونەی کاک ساڵح دەکەم و سەبارەت بە یەکەم من پێم وایە لێرە واوێک زیادە لە ڕووی لوغەویەوە، یەک واوبی تاو. سەبارەت بە خاڵی دووەم من پێم وایە لێرە کێشێک دروست دەکات بۆ وارسەکانی وارس، ڕەنگە ئەگەر لە ڕووی شەرعیەوە تەمەشا بکەی کوڕی پلچیشی بی هەر دەبێ، بەڵام من پێم وایە لە ناو کەوانەیەک دابدرێ باشە، مەسەن وارسەکان چێ و چێ مامبی خاڵبی پلکبی، ینی کەسە نزیکەکان، ینی من پێم باشەوە لێ بکرێ. سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک سەعید مەسیفی. زۆر سپاس دەکەم. سعید مەسیفی، بەڕێسەرۆکی پەرلەمان، تاقانەی جینۆساید هەر کەسێک لە کاتی ئەنجامدانی تاوانەکانی جینۆساید یا لە کاتی کۆڕەوە ملیۆنەکەی گەلی کوردستان سەرجەم خێزانەکەی ژیانیان لەدەست دابێت، تەنها یەک کەس ڕزگار بێت، پێویستە ئەوەی لەگەڵ دابدرێتن کۆڕەوەکەش.
باش سپاس بەڕێز کاک مححمود حاجی عمر بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک ئاگادارن لە تاوانی ئەنفالدا بەشێکی زۆر لەوانەی کە لە نوگرە سەلمان و شوێنەکانی تر زیندانی کران دوای 6 حومایەک لە زیندانبوونیان گەڕانەوە بەتایبەت پیر و پۆکۆتەکان و مناڵەکان بەشێک لەو منداڵانە کە لەگەڵ دایک و باوکیانە گەڕانەوە دایک و باوکان دوای ئەوەی کە گەڕان دوای 6 مانگێک کۆچی دواییان کرد و ئێستا خۆیان ماونوت و داواکارم و پێویستی شەکە ئەوانش کە ڕێژەیەکی کە من مەسەرم بۆ نمونە لە ناحیە ڕزگاری و قەزای کەلار و ئەو شوێنانە هەمانە لەو بابەتە چەند کەسێک ئەوانش هەر بە تاقانەی جینۆساید ئەژمار بکرێن زۆر سوپاس زۆر سپاس بەڕێز کاک عەباس فەتاح وڵێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان کردەوەی ئەنفال کردەوەیەکی زۆر ئاڵۆز بۆ بێگومان ینی زۆر قسە هەڵدەگرێ کاک مححمود بەشێک لە قسەکانی منی کرد ئێمە خەڵکمان هەبووە بە تاقانەی بەجێماوە دایک و باوکشی ئەنفال کراوە بەڵام بەهۆی پەککەوتنی پاش ماوەیەک پاش 6 مانگ و زیاتر لەوانەیە دایکی یان باوکی بۆی پەککەوتنیەوە گەڕابێتەوە لەوانەیە چەند مانگێک ژیا بێ پێویستە ئەمەشیان بخەینە ئەم چوارچێوە لەوانەیە لە حالەتی چیمیابارانیش حالەتی لەو بابەتەمان بۆ دروست بێ بۆیە بە پێویستی دەزانم ئەمانش ینی وەکو تاقانە ئەژمار بکرێن کە دایک و باوکیان نوگرە سەلمانیان دیوە جایەکیان گەڕاوەتەوە یان پاش ماوەیەک زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک عەدڵعەزیز بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کاک مححمود و کاک سعید مەسیفی کردیان سپاس زۆر سپاس کاک قادر وەتمان بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشگیری ئەو ڕادەکەم کە مەرج نییە تاقانە ئەوەی کە تاقانەیە هەموو ئەندامەکان لە کارەساتەکەدا شەید بوون بە نمونە ئەگەر کەسێک بەر لە ڕوودانی کارەساتی جینۆساید ئەندامێکی خێزارەکەی شەیدی سەنگەر بێ دواتر ئەوانی کە شەید بوو بێ ینی بە پێم دەقە بێ ناگرێتەوە بۆیە سیاغەیەکی قانونی بۆ بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەوانەی کە دوای کارەساتەکەش کەسێک کە ئەندامێکی خێزانەکەی دەرچووە باقی کەوانی کە شەید بوون ئەگەر لە دەرەنجامی کیمیاباران یا ئەنفالیش نەبێ بە هۆکاری ئەمەش نەبێ هۆکارەکەی نەخۆشەی کەبێ ئەمیش مەشمول بکات زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک ئەبوبەکر عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشگیری ڕایەکەی کاک بێستون فایقەکەم بە یەک وشە ئەم کێشەیە حەلە بێ بۆی تاقانەکان دواتریش بگرێتەوانێ پێش بە تەنها ڕزگاری بوو بێت ئەم وشەی بۆ زیاد کرێ یان دواتر واتر یان دواتر بە تەنها ڕزگاری بوو بێ واتە ئەوانە ژەگرێتەوانە کە دواتر ئەندامیشکی خێزانەکان لە دەستدا ئێستا تاقانەیە بەڕای من زۆر سپاس خەتو تەلار لەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش بەشێک لە قسەکانم کاک بێستون کردی پشگیری قسەکانی یەکەم بەڵام یە خاڵیکە هەیە ئێمە کە پێناسی تاقاناکرێت زۆر جار هەیە لە دەرەنجامی ئەو زەواجانی کە کراوە ئیتر ئایا دایکەکە زەواجێکی کردوتەوە باوکەکە زەواجێکە لەو کاتەیە دوو تاقانە دروستە بێت لە خێزانەکەیە کە دواتر دایک و باوکەکانیان لە دەستداوە لەو کاتەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتەیە ئەکرێ ئەگەر بۆ شێوازی پێناسەکە بێ ئەوە جیاکاری ئەکرێ بۆ یعنی پێناسەکە بە شێوازێ بێت کە ئەو حەلی ئەو کێشەی تاقانی خێزانەکانیشکە و زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک فەرهاد سەنگاوی بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانت زۆری کرا بەڵام من گلەیەکی بچکۆلم هەیە لە مەسلەی کە سوکاری شەیدان و ئەنفال و تاقانە هەمووی جێی خۆیەتی و پێویستە زۆر ڕێزیان لێ بگیرێەوە بێگومان بەڵام ئەگەر پرۆژەی سۆشیالەکە جێبەجێ بکرێ ئێمە پێویستمان بە زۆر شت نابێ و هەموو کۆمەڵگا لەنا ئەو پرۆژەیە جێ بێتەوە پێویستە ئەو سۆشیالە بکرێ بە پرۆژەی هەموو فراکسیۆنەکان بۆی جێبەجێ بکرێ باش سپاس لیژنە پەیوەندیدارەکان فەرموون دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە تەنها تاقانەی جینۆساید ئەو کەسانە نەگرێتەوە کە لە کاتی تاوانەکانە تاقانە بوون بەڵکو ئەوانەی دواتریش بگرێتەوە پێم وایە لە لایەن بەشێکی زۆر لە ئەندامانی بەڕێزەوە باسی کرا ئێمە لە لیژنە هاوبەشەکان زۆر مناقەشەمان لەسەر ئەو مۆزوعە کردووە و باسمان کردووە و لەگەڵ لایانی پەیوەندیداریش باسمان کردووە بەڵام ئێمە لە لیژنەکان و لایانی پەیوەندیداریش لە حکوومەت پێی وابوو کە ئەم مەسەلەیە حەسم نابێ بۆ نمونە ئەگەر ئێمە بڵین ئەوەی کە 6 مانگیش دوای ئەوە دەبێتە تاقانە ئەوەی کە 6 مانگ و 1 ڕۆژە کە گۆران لە لیژنەکەدا بزڵبت ئەو قسەیە کرد یعنی ئەوەی کە 6 مانگ و 1 ڕۆژە ئەگەر وتمان
ساڵێک ئێوەی ساڵێک و یەک ڕۆژە بۆیە ئێمە بۆ حەسمکردنی مەوزوعەکە بۆی استقرار دروست ببێ لە قانونەکەیە پێمان باش بوو تەنها ئەوانە بگرێتەوە کە لە کاتی جینۆسایدا و ئەمە ڕای لایانی پەیوەندیداریش بوو لە حکوومەت بۆ ئەوەی حەسم ببێ و استقراری پێوە دیار بێ مادەکە سەبارەت بۆی کە بوترێ و کەسە نێربێدیامێ پێم وایە ئەوگەوتمان ئەو کەسە بە مطلقی هاتووە هەموو یەگرێتەوە و پێویست ناکە وشەی کۆڕەوەکە ئەوە مانعنی لایەن لیژنەکانەوە توانین ئیزافەی بکەین شتێکی ترم نییە سپاس سپاس بەڕێزکە گۆران ئازاد بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای پشتگیریم بۆ قسەکانی دکتۆرە بەهار ئێمە لە لیژنە ئەو قسانەی کە بەڕێستان ئەندامانی پەرلەمان کردیان بۆ پشتیوانیکردنی ئەو کەسانەی کە دواتر کەسێکیان لە دەستداوە ئێمە زۆر بەجددی ئەم تەرحەمان کرد و ئەم داواکاریە لایەن کۆمەڵێک لەم کەسانی کە دواتر دایکیان ماوە یان باوکیان ماوە بەڵام بە هەر هۆکارێک بێ پاژماوەیەک لە دەستیان داوە دیفاعمان لەوانە کرد بەڵام لە بەرامبەریشدا قسە لەسەرەوە بوو کە ئەم یاسایە بۆ خودی تاقانەکانە و ئەوانە ڕەمزێکی تایبەتن و ئیمتیازی تایبەتیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان فراوانکردنی سنوورەکەی ئەم ئیمتیازاتانە بە شێو بە دیوێکیکە ینی ئیوان بەرتەسک دەکەیەوە غەدرێک دەکرێت دووەمشت تهدیدکردنی سنوورەکە ئەوەی دکتۆرە بەهار گوتی ینی وەزارەت بە ئێمەی دەگوت چ کاتێک چەند پاش چەند ئیوا هەیە پاش 6 مانگ مردووە پاش ساڵێک مردووە پاش 2 ساڵ مردووە تهدیدکردنی کەمێک قورس بوو و جگە لەوە لەوانەیە بەهۆی ئەوەی کە بەداخەوە زۆر جار ئەم حالەتانە بەلاڕێدا دەبردرێ بەڵگەی ناڕاست دێتە دەرێ شایدی ناڕاست دەدرێت لەوانەیە سنوورەکەی فراوانتر بێ بەداخەوە لایەن هەندێک کەسەوە لەگەڵ ڕێزمدا بۆیە ئەمە بۆچوونی وەزارەتی شەهیدان بوو ئەگەر نا ئێمەش بە پەرۆژ بوون بۆی ئەو کەسانە بگرێتەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر شوان ناوت نەنووسی بوو بەڵام قەیناکە قسە بکە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام پێم باشە لە کۆی ئەو پرۆژەیە وشەی ئەنفال لە شوێنی وشەی ئەنفال جینۆساید بەکاربێنێت یاخود بەناو ئەنفال حیزبی بەعاز 8 ساڵ شەڕی دژ بە ئێران کرد بە ناوی فرس المەجووس بەڵام ڕۆژێ لە ڕۆژان لە ئەدەبیاتی ئێرانیەکانە نانگوت ئێمە فرس المەجووسین ئێستا وەکو ئێمە ئەنفالیش دژی شعبێک دەکرێت کە ئەو شعبە هەموو لە ئیسلام هەڵگەڕابێتەوە وەکوی وای ئێستامە خۆمان ئەترافەوە بکەین یان وشەی جینۆساید بەکاربێنین یاخود بەناو ئەنفال باسی جینۆساید ئەنفالیتانە نانا ئەنفالەکە ئەنفال بکرێ بەناو ئەنفال یان جینۆساید جینۆسایدە ئەنفال هەیە ئەنفالەکە نەمێنێت وشەی ئەنفال هەیە چوو تێنی جینۆساید بەڕێز مامۆستا مەڕوان لە مادەی دووە چۆن نووسراوە ئەنفال بێ مادەی دووە بێنە سەری سپاس باش بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا پرسیارێک کاتوە پرسیارەکەەوە جیهە پێم خۆشە گەر ئاراستەی لژنەی پەیوەندیداری بکەین ئافرەتێک کە کچێکی گچکەی هەبوو بێتن بە گچکەی ئەو کچەی بەجێ هێش بێتن شووی کردوتەوە حاڵەتی وان زۆرە ئەو کچە بە تەنها ماوەتەوە دایکەکەی لە ژیانە بەڵام شووی کردوتەوە ئایا ئەوش بە تاقانە حیساب دەکرێتن یانەنا باشە سپاس وەڵام تەنادەنەوە دوای لیژنەی یاسایی کاک مەحموو فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە برادران لیژنەی یاسایی باسییان کرد بێگومان بۆ تاقانەکانی ئەنفال سەرجەم کوردستان ناگە 150 تاقانە یعنی لە 150 تێ ناپڕێ پێما بێ ئەوە ڕێژێکی زۆر نییە بۆ حکوومەت ئەگەر لێرە و لەوێ ئەوەشی بۆ زیاد بکرێ ئەمە لەلایەکتر لە مادەکانی دوای ئەوە هاتووە کە لیژنەیەکی پسپۆر بە سەرۆکایەتی دادوەرێک دانراوە بۆ لێکۆڵینەوە تحقیقی گورد لەوەی کە بزان کێ تاقانە و کێ تاقانە نییە بۆیە پێشنیارەکەم ئەو جۆرە تاقانەش کە باسمان کرد دوای دایک و باوکیان ماونەتەوە ئەوانەش ئەژمار بکرێ زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک قادروتمان سەرۆکی پەرلەمان من ئێمە داوای تهدیدکردنی کاتمان نەکردووە دەڵێن گریمان کەسێک ڕزگاری بوو خۆی و براکەی دوو کەس لە خێزانێک ڕزگاریان بوو ئەی ئەگەر براکەی دواتر هەر لە ئەنجامی دەرەنجامی کیمیابارانەکە تیاچوو ینی لێرەدا لەو پێناسەیەدا نایگرێتەوە ینی پێویست بە تهدیدکردنی کار ناکە 6 مانگ یا چەند ساڵ کەسێک تاقانەیە خۆی و برایەکی گریمان دەرچووە دواتر براکەی هەر بەهۆی کیمیابارانەکەی گیانی لەدەستداوە مەشمول نابێ مستەفید نابێ بە پێی ئەم دەقە بە پێی ئەم پێناسەیە لە ماف و ئیمتیازەکانی شەهیدی جینۆساید بۆیە داوا دەکەین کامە ڕاستە
لەوانەیە ئەوەی تێبکەوێ ئیشکالی تێبکەوێ بەڵام لە سنوورێک تعدیدی کەین دیاری بکەین یعنی ئەم حاڵەتانە تایبەتن وەکو کاک مەمودیش باسکە ڕێژەکە زۆر نییە باشە سپاس کاک حاجی کەروان منێک مستەڵەحم پێ باشە بەڕێ سەرۆکی پەرلەمان مثلەن تاقانەیە و یان ئەبێ بە تاقانە چونکە ئەبێ لەوانەیە دوان بنێکێکیان بمرێ و ئەو بە تاقانە حیسابە بێ ئەبێ بە تاقانە بابزانین لیژنەی یاسایی ڕایان چییە فەرموو بەڕێز کاک گۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان بەداخەوە وەزارەتی شەیدان ئەبوایە لەم دانیشتە لێرە خۆیان وتیان ڕێککەوتوین لەگەڵ لیژنەکە بەڵێ ڕێککەوتین بەڵام ئەندامانی پەرلەمان مقتەرەحات و ڕێئی تازە و باشیان هەیە زەڕور بۆ ئەوان وەڵام دەنەوە بەڵام ئێمە وا لە خەتین لەگەڵیان وەزارەتی شەهیدان و ئێمەش وەک لیژنا ئەنی بە هەر سێ لیژنەکەەوە مانع نین لەوەی کەوا لە دواتر ئەوانەی کە تاقانە بووین بیگرنەوە بەڵام ئەبێ سەقفێکی زەمەنی دانرێ ینی من ئەوە ینی ئەرکێکی قانونی و ینی مێژوویە باسی دەکەین سەقفێکی زەمەن دانەندرێ ینی هیچ سوودێک بە ئیمتیازەکانیان بۆ نابێ ئینجا سەقفەکە 3 مانگ دادنێن 6 مانگ دادن ساڵێک دادنێن بەڵام لە نەتیجە دەبێت سەقفێکە بێ و قانونیش دائیمەن هەروایە بەشێک تایدا بێبەش دەبێ بەڵام مهمە زۆرترین کەس تێدا سوودمەند بێتن لە قانوندا بۆیە ئەگەر ئەمە بۆی زۆر مناقەشەی نەکەین سەقفێک ئەگەر پێتان باشە 6 مانگ یان ساڵێک هەردووچی بخەینە دەنگەوە ئێمە وەک لیژنە ڕاوێژێک دەکەین ئەگەر ڕوخسەتمان بدەین لەسەر چەند ڕێککەوتین بیخەینە بەردەمی ئەندامانی پەرلەمان بۆی دەنجی لەسەر بەڕێز دکتۆرە بەهار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بۆ پرسیارەی مامۆستا مەروان کردی ئەو کەسە بە تاقانە حساب نییە بە پێم یاسایانە خێر چکە ئەگەر دایکی شووی کرد بێتەوە معنایەوە نییە لە ژیانە نەماوە و پەیوەندی بەوە نەماوە سەبارەت بە کۆڕەوی ژێسا لە یاسای ژمارەنۆی شەهیدان سیرمان کرد ئەوەی کۆڕە و بە شەهیدی هاوڵاتی حسابە ئێمە باسی شەهیدی جینۆسای دەکەین بۆیە ناتوانین مەسلەی کۆڕە و لێرە ئیزافەکەین باشە سپاسێ و مشاوەری خۆتان بکەن کاک ئەوە کە ڕەڵەتنی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە تەحدیدکردنی کات هیچ عەدالەتێکی تیان نییە ینی من دوای 6 مانگ باوکمە مرێ چێشکە دوای 10 ساڵە مرێ هیچ عەدالەتێک لە تەحدیدکردنی کاتانێ یان ئەبێ ئێستا جێی ئەوانە بکەینەوە کە ئەبنە تاقانە لە داهاتوە یان ئەکرێ ئەم یاسایە بڕوە لە داهاتوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شەیدانە پرۆژە یاسایەکی تر بۆ هەمووان پێشکەشکەین کە ئەوانیش بگرێتەوە ئەو دوو حەلەیە هەیە بەڕای من باشە سپاس باش ئاواز خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا لە ڕاستیدا من بە باشم دەزانی لیژنە پەیوەندیدارەکان لەگەڵ وەزارەتی معنی داتایەکیان لەبەردەست بووایە بۆی ئێمەی ئەندامانی پەرلەمان بەرچاوڕوونیمان هەبووە بزانین ژمارەی ئەو تاقانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەم یاسایە دەیانگرێتەوە چەند کەسن وە بەوەی کە ئێستاش پێشنیار دەکرێت ئیزافە بکرێنی بە ئەوانیشەوە بۆی بەرچاومان ڕوون بێ و زۆر سپاس زۆر سپاس خاتو مەریەم سەمەد فەرموو با ئەندامان قسە بکەن کاک لێر دوایی دەفەت بە جەنابی شتانە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی دەقی ئەو یاسایە بێ دیارە ئەو مادەیە ناوچە دابڕێنراوەکانیش دەگرێتەوە بۆیە پێم وایە ئەو ڕێژەی کە باسی دەکەن دەبێت زیاتر بێ لەوە چکەمە هەمووان دەزانین ناوچەی شنگال لەوانەیە بەدەیان کەس هەبێ ئێستا کە سوکاری دەستدا بێ دایک و باوک بۆیە هیوادارم ئەوەش ڕەچاو بکەن باشە سپاس بەڕێز کاک لێر ماوەتی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان تاقانەکان لەسەر و قسەی تاقانەکان توێژێکی زۆر مەغدورن یعنی زۆر زەحمەتە هیچ ئەندام پەرلەمانێک بتوانێت 5 دقە جۆ لە معاناتی تاقانەکان بگرێ کە ئێمە وەک لیژنەی پێشمەرگە لەگەڵیان دانیشتین تقریبا 105 کەسن لە هەڵەبجە یعنی کە حەقە ئەمانە یەک بە یەک مێژویان بنووسرێتەوە لە یەک ڕۆژدا بێنە بەر چاوی خۆت دایک و باوک خوشک و برا مام و خاڵ نەنک و باپیری شەهید بوون خۆی بە سۆدفە دەرچۆ یا لە ماڵەوە نەبووە یا بە سۆدفە لەوێ شەهید بووە و شەهید نەبووە و هاتۆتەوە یعنی معاناتیان زۆرە ئەمانە 30 ساڵە بە تەنیاژین 30 ساڵە لە ماڵانەژین 30 ساڵە خەڵک بە خێوانەکە کەس یعنی نازی نەچەشاون مناڵەکانیان ئێستا وەکو قسەی خۆیان کەس نییە لایەندا بنێن کە یەکێک فەرمانبەر بێ نە پووری هەیە نە مامی هەیە نە خاڵی هەیە نە باپیری هەیە نە نەنچی هەیە یەکێک بۆی جەڕاینەوە تووشی سرع بووە دووسێ مناڵی بچووکی هەیە یعنی تا ئەم وەبەر خۆ دێتەوە ئەبێ مناڵەکانی لە چما ئاساتێکا بن
بۆیە واجبە لەسەر پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ژیانێکی زۆر شایستە بۆمانەدانێ ویسامێکیان باتێ وەک خەڵکی ڤێتنام حەقە ئەمە لە پایتەخت گەڕەکێکی زۆر تایبەتیان بۆ بکرێتەوە هەر میلەتێکی مەزلوم کە هاتە ئەم سنوورە هەر سەحافەیە کە هاتە ئەم سنوورە ئەمانیان پیشان دەی بەرهەمی 4 کارە ساتی زۆر گەورن بۆیە بە ناوی تاقانەکانی جینۆسایدەوەیە چونکە دادگای باڵای تاوانەکانی عێراق اعترافی پێکردو ئەگەر شنگالیش لەمە دوای اعترافی پێ بکرێت دەچێتە زمنی ئەمانەوە بۆیە هەچی بۆیان بکرێ کەمە زیاد نییە لەم قۆناغەدا ئەمە بۆی تووشی ئشکالاتی یاسایی نەبین لەگەڵ وەزارەتی شەیدان و وەزارەتی معنی شتێکی تا ڕادەیەک باش ئەگەر دەوڵەمەندی کەیندا ڕژداوە سوپاستان دەکەم زۆر سپاس خاتوبار عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کاک دلێر کردی هەر ئەوەندە لە ڕووی عەدەدەوە هەتاکو ئەم ساتەوەختە 105 ئەوەی کە یەتە سەری تاوانەکانی شنگال و ئەوە دواتر تەحەکوم ئەکا بەڵام وەکو بەڕێزان کە داوای داتایان کرد هەتاکو ئێستا 105 ئەوەی کە لە بەردەستایە باشە سپاس کاک ومێد قسەیەکت هەبوو بەڕێزە ناوی سەرۆکی پەرلەمان من تەنها سەرنجێکم لەسەر دیاریکردنی کات هەبوو لەگەڵ ئەو قسەیەم کە سەرباری پشتیوانیم بۆ ئەژمارکردنی ئەو تاقانانەی کە ئەو برادرانە باسییان کرد بەڵام ئیشکالێکی ترمانیەتە پێش دوای ساڵێک دوای 2 ساڵ دوای 10 ساڵ ڕەنگە دوای 15 ساڵ یەکێک کەسانی کە ماونەتەوە کۆچی دوایی بکەن ئایا چۆن ئەوانە ئەژمار دەکرێن چونکە ئەگەر دوای 10 ساڵیش دوو کەس ماونەتەوە یەکێک لەو دوو کەسە کۆچی دواییەکە بە هەر ڕووداوی ئەگەر دوای 10 ساڵیان 15 ساڵ بێ ئەگەر عادیلانە تەماشای بکەی ئەبێ ئەژمار بکرێ بەڵام ئەگەر کات دیاری بکەی ئەبێ ئەژمار نەکرێ و ئەگەر ئەم دەرگایەشت کردەوە بە دڵنیایی ینی سنوورەکەی دیاری نەکەی دەڕوا و ڕەنگە تا ماوەی 50 ساڵیش بەردەوام تاقانە زیاد بکە بۆی ئەم ئیشکالیەتە بێ لە یاساکە چارەسەر بکرێت باشە سپاس بەڕێزکە گۆران ئازاد بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان ئەو جدلی ئێوە لێرە بەڕێستان باسی دەکەن ینی ئێمە هەستمان پێکرد و بە جدیش باسمان کردیە ئەم قانونە زیاتر بۆ ئیمتیاز نییە زیاتر بۆ ڕێزلێنانە زیاتر بۆ ناساندنە زیاتر بۆ تعویزکردنەوەی معنەویە و ئەو عەدەدا باوڵێن بە کاکلێروان باسییان کرد کە 105 کەسن بە ئێمەش گوترا 158 کەسن یعنی فی کول ئەحوال لە 150 کەسەکە تێپەڕ ناکە بەڵام عەدەدەکەی تر تحدید ناکرێ لەوانەیە زۆر زیاتر بێ ینی شتێک نییە لە بەردەستمان بێ و ڕۆژانەش ینی دیار نییە لە بەر چاومان بۆیە بەڕاستی ئێمە با زۆر ئەو نیقاشە پێشنیار دەکەین وەک لیژنەی معنیەکان ئەم نیقاشە بە دەنگدان یەکلابیتەوە یەکەم شت ئەسڵی مەشروعەکە بەم شێوەیە ئەوە ڕای لیژنە معنیەکانە و ڕای لەگەڵ وەزارەتە بیخە دەنگەوە ئەگەر ئەوە دەنجی هێنا ئەوە خۆی دەمێنێتەوە ئەگەر ڕەفز کرا ئەو کاتە پێشنیاری ئەندامان بۆ ئەوەی مودەی 6 مانگ ساڵێک چەندیان پێگونجاوە بۆ یاساکە ئیزافە بکەین و زۆر سپاس باشە دەرفەتان پێدەم بەڵام کاک زانا قسەیەکت هەبوو فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من لەگەڵ ڕێکەی کاگۆرانم مەسلەی تاقانەکان ئەوان دەستکەوتێکی معنەویان هەیە بوونەتە سمبول ناکرێم سمبولە زیاد بکرێ و کاریزماکەیان بەردەوام خەڵکی بچێتە سەر ئەو کاریزمایی کە هەیەە نایانمێنێ ئێمە ئەمانە نزیکەی تیانە 30 ساڵە تاقانەیە ناکرێەوەی ئەمڕۆکرێ ئەبێتە تاقانە ئیمتیازی بەقەرەوە بێ کە 30 ساڵە بە تەنیاژی ئێمە لە هەموو دنیاوایە ئەوانەی کە لە دوای جینۆسای دەبنە تاقانە جۆرێک لە سمبولیان هەیە ناکرێ خەڵکی تریان بۆ زیاد بکرێ ئەوەی کە هەیەکرێ لە یاسایی تر بە شێوازی تر هاوکاری بکرێن بەڵام ئەمانە دەستکەوتێکی معنەوین سەروەتێکی معنەوین کە لە دوای قوربانی و لە دوای جینۆساید بۆ ئێمە مامنەتەوە بۆیە زیادکردنی ئەم عەدەدە بە بڕوای من لە ماهیەتوی لە گەورەی ئەوان کەمەکاتەوە بۆیە گرنگە وەکو خۆی ئێمە تەعامل لەگەڵ ئەو عەدە دەکەین کە ئێستا هەیە و بۆ ئایندا بە پرۆژە یاسایی تر و مەسەلەی تر ڕێک بخەین زۆر سپاس ئەکرێ ئەبێ بە دراسەکراوی بێ ئەو بابەتە دراسە بکرێ بزانین چەندێکن چەسەگرێتەوە ئەو کات بڕێک لە سەبین هەڵبەتە ئەوە مێنێتەوە بۆ دەنگدانی ئەندامانی پەرلەمان خۆیان خاتوبار عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان حەزەکەم لە ڕووی پرۆتۆکۆلیەوانەیە ئاماژە بەم وەڕوونکردنەوە یەک بەم لە ڕووی عەدەدەکەوانەیە کە ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ خۆیان ناکرد لە هەڵەبجە وتیان 105 و ئێستا باز هەیە کە 158 بن بەپێی ئەو ڕێکخراوەی کە هەیەە دیارە قسە و باز لەسەر ئەوە هەیە کە تاقانەکان هەندێکی تێکەوتووە ینی هەندێک بە ئەوەی کە لە یاساکەشە ئاماژەی پێدرا و چارەسەری ئەوە کراوە کەس
بە ڕێگایەکی نایاسایی خۆی بە تاقانە نەزانرێت وە لە هەرێمیشی کوردستانیشتا ئەزانین تا ئێستا لە ڕووی ئامارەوانێ سەرجەمدام و دەستگاکانمان بە شێوازێکی گونجاو نییە ئامارەکانی بۆیە ئەو 150 و 150 تاکو ئێستا یەکلانە بۆ تۆ زۆر سپاس. باشە سپاس دکتۆر عزت جەنابەت قسێکتە بوو فەرموو. دوام مداخلە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەک لیژنەی دارایی پێشنیار دەکەین وەک خۆی بخرێتە دەنگدانەوە گەر دەنگی نەهێنا پێشنیارەکانی تر لەبەرەوەی بە هەموو پێوەرێک ژمارەکان دیاریکراوە بێ خزمەتی زیاتر دەکرێت. باشە سپاس مادەکە و خۆی خێنە دەنگەوە ئەگەر دەنگی نێهێنا دوایی پێشنیاری دووەمەوەی ئەوەیە کە داوایەوە کراوە ئەوان کاتی ڕوودانی تاوانەکە و دواتر دەبنە تاقانە بە مەرجێک لە ساڵێک زیاتر تێپەڕ نەبێت لە کاتی ڕوودانی تاوانەکانی جنۆساید ئەم دوو ڕایە هەیە ئەی خێنە دەنگەوە لە پێشە ئەسڵی مادەکە ئەخوێنینەوە بۆی بخرێتە دەنگەوە تکابی خوێندنەوە لیژنەی یاسایی. بەڕێسەرۆکی پەرلەمان مادەی یەک بەم شێوەیە دەخوێنرێتەوە تاقانەی جینۆساید ئەو کەسەیە لە کاتی ڕوودانی تاوانەکانی جینۆسایدی دژ بەگەلی کوردستان پاش شەهیدکردنی سەرجەم ئەندامانی خێزانەکەی بە تەنها ڕزگاری بوو بێت. چێ لەگەڵێتی؟ سیونۆ کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ دوانزە کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی دوو یەکەم تاقانەی جینۆساید سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی کچ و کوڕی شەهیدی جینۆسایدی دەبێت کە لە یاسای ژمارە 9 ساڵی 2007 دەقنووس کراوە. دووەم لە کاتی کۆچی دوایی تاقانەدا بە شەهیدی جینۆساید ئەژمار دەکرێت و سەرجەم ماف و ئیمتیازاتی شەهیدی جینۆساید کە لە یاسای ئاماژە بۆ کراوی خاڵی یەکەمی ئەم مادەیە هاتووە بۆ وارسەکانی دەستەبەر دەکرێت. سێیەم وەکو ڕێزلێنان ناسنامەیەکی تایبەتی بۆ دروست دەکرێت و مدالیایەکی تایبەتی پێدەبەخشرێت. ناوەکان بنووسێ. باش باشە ناوەکان بنووسرێت و ئێوە ڕوون کردەوە. باش بەڕێسەرۆکی پەرلەمان ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە گفتوگۆی مادەی دوو دەکەن سعید مەسیفی، ساڵح فەقێ، فەرات سەنگاوی، بێستون فایق، حەسەن ساڵح، محمود عومەر شێرک و حەمە ئەمین، ئەنوەر قادر، خەڵەف ئەحمەد، قادر وەتمان. لیژنە ئێوە دوای باش پێشەوەی دەست بە گفتوگۆ بکەین لیژنە پەیوەندیدارەکان ڕوونکردنەوە دەن بەڕێز کاگۆران ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان ئەم مادەیە تایبەتە بە ماف و ئیمتیازات بۆی بەڕێستان بەرچاوتان ڕوون بێ ئەم ماف و ئیمتیازاتانە لە یاسای وەزارەتی شەهیدان لە مادە 7 لە 8 بڕگەدا بە واضحی نووسراوە کەوا بریتی دەبێت لە یەکەی نیشتە جێبوون، بریتی دەبێت لە کرێی خوێندن لە کاتی نەخۆشکەوتن لە مەسلەی تەندروستی و چارەسەرکردن، بەخشینیان لە سولفەی زەواج،
دامەزراندن کورسی خوێندن لەبەرەوە پێویست ناک ئێمە ئەو خاڵانە هەموو دەرچکەین کە گوتمان ئەو ئیمتیازاتانەی بۆ کەسوکارانە هاتووە لە یاسای وەزارەتی شەهیدان هەمان شتە و خودی پرۆژە یاسایەکەش کە لە لای با بڵێن تاقانەکانەوە پێشکەشکرا بوو ئەوان دەرجیان کردبوو بەڵام ئێمە لە ڕووی قانونی زەمانەتی ئەوە هەیە کە هەموو مافەکانیان لە ناو یاسای وەزارەتی شەهیدان ئاماژە پێکراوە بۆیە پێویستی بە تکرار نییە تەنها ئاماژەمان بە بوونی ئەو مافانە کردووە کە ئەوانی شمولی دەکەن و بۆ زانیاری بەڕێست زۆر سپاس بەڕێز خاتوو بەهار عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕوانگەی ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە و شەهیدان کە کۆبوونەوەیەکمان لەگەڵ نوێنەری تاقانەکانە کرد لە ڕوانگەی ئەو کۆبوونەوەی لەگەڵ بەڕێزیان ئەوان سێ کێشەی زۆر سەرەکیان هەبوو کە پێویست ئەکا ئێمە ڕەچاوی بکەین لەم یاسایە یەکەم مەسلەی موچەکانیان کە بگەڕێتەوە بۆ مناڵەکانیان دووەم مەسلەی یەکەی نیشتە جێبوون و سێمیش ڕێزلێدانیان لە دام و دەستگاکانە سەبارەت بە یەکەی نیشتە جێبوون ڕەنگە وەکو نەسڵێکی وازەح نەهاتبێ بەڵام ئێمە لەوەی کەوتومانە کە لە یاسای ژمارە 9 ساڵی 2007 دەقنووسراوە ئەوەی تیابێ ئەوە وەکو کاگۆران ئاماژەی پێەیە یەکەی نیشتە جێبوونی تایە تێچووی تەندروستی تایە هەموو ئەو ئیمتیازانەی تایە کە پێشینەی هاوسەرگیری سوودمەندبوون لە خوێندن هەموو ئەوانەی تایە ئەمە بۆ چاوڕۆشنی و هەروەها مەسلەی ڕێزلێنانیشیان لە مادەی سیاجێکراوەتەوە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر عزت سابر بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان یەکێکی تر لە ئامانجەکانی پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسایە ئەوەیە کە ئەوانەی کە سوکاری یاخود تاقانەی جینۆساید ئەوەی کە وەریەگرێ منحەیە مانگانە کە خۆی نەما لە ژیانە بەپێی ئەو یاسا بەرکارانەی کە هەیە لە هەرێمی کوردستان ناچێت بۆ کەسوکارەکەی بۆیە لەرەیە وەکو بڕگەیەک لە مادەی 2 چەسپێنراوە ئەگەر تاقانە نەما لە ژیانە ئەو موچەی کە هەیەی ئەچێ بۆ واریسەکە ئەچێ بۆ کەسوکارەکەی بۆیە ئەوە یەکێکە لە ئامانجەکانی دانانی ئەم پرۆژە یاسایە و لەوە زیاتر ئەو بەڕێزانە کە باسییان کرد ماف امتیازاتی شەهیدان زۆر مادەی گرنگی تایە کە ئەمانیش دەگرێتەوە بۆیە گرنگ نییە مادەی تری بۆ ئیزافە بکرێ یاخود بە تەحدید بڵێ یەکەی نیشتە جێبوون و زایدەن ئەو خزمەتگوزاری و پێویستیانەی تریان بۆ دابین بکرێت سپاس زۆر سپاس بەڕێز کاک سعید مەسیفی زۆر سپاس دەکەم پێویستە لەو مادەی دوو بەرگەیەکی بۆ زیاد بکرێ تاقانە گەرمچە خۆر بێت لە هەر دام و دەستگایەکی حکوومەت موچەی کە سوکاری شەهیدەکەی نەبێتە ڕێگری ئەنی ئەوە لە ناو مافی امتیازاتەکان نەخۆی کرد موچە خۆر بێت لە هەر دام و دەستگایەک پێویستە ئەو مافی امتیازاتانەی کە لە یاسای ژمارە ساڵی 2007 بۆ ئەو کەسە نەبێتە ڕێگر باش سپاس بەڕێز کاک بێسوون فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی ئەوەی مادەی دووەم فەقەرەیەک هەر خۆی وایە ینی بەڕای من هەر پێویست ناکات تاقانەی جینۆساید سەرجەماف و ئیمتیازاتەکان دەیگرێتەوە خۆی دەیگرێتەوە و ئەوە بەڕای من زیادەیە بەڵام لە فەقەرەی دووەم ئەسڵی ئەم یاسایانە کە تەقدیم کرا بۆ کەسێک تەقدیم کرا کە خۆی تاقانەیە و ئێستا مناڵەکانی موچە وەرناگرن بەڵام پێم وایە ئەو تاقانەیەش خۆی ئەو جۆرە تاقانەیە کە من باسم کرد تاقانەکان ئەوە تازە ڕۆژ تێپەڕی لە مادەی یەکەمە بەڵام دوو جۆرن 158 کەسن 105 کە لیژنە لەگەڵان کۆبووەتەوە ئەو تاقانەیە کە هەموو کەسوکاری تیاچووە ئەو 50 تریشی ئەوانن کە نەفەرێکیان لە دوای ئەوە ینی گیانی لەدەستداوە بەڵام ئەمە ئەو تاقانەی کە لە ئەسڵ ئەم پرۆژەی بۆ تەقدیم کراوە پێم یاسای بەری ناکەوێت بەداخەوە فەقەرەیەکی تر بۆ ئەم مادەیە بەڕای من زیاد بکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە سەرەتای شەڕی داعش لە ڕێگەی جەنابتەوە یادداشتێکم ئاراسی وەزارەتی شەهیدان لە ڕێگەی ئەوانیشەوە بۆ وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە نارد کە زیاتر لە 50 تاقانەمان بەرەکانی شەڕدان ئەمانە وەکو کاک دلێر جوان وەسفی کردن ئەمانە تاقانن سمبولن تەنها خۆیان ماون یعنی ناکرێت لە پێشی پێشەوەی بەرەکانی شەڕابێ و شەهید ببێت دواتر مناڵەکانی چی بکەن تا ئێستا وەزارەتە پەیوەندیدارەکانی پێشمەرگە و ناوخۆ ئەوانیان لە بەرەکانی پێشەوەی جەنگ نەگەڕاندوێتەوە بۆیە گرنگە بە فەقەرەیەک باسی ئەوە بکەین ینی بە فەقەرەیەک لەوێ جێ بکرێتەوە ئەوانەی کە پێشمەرگەن یان لە هێزەکانی ناوخۆ و هێزە چەکدارەکانن ببەخشرێن لە بەرەکانی شەڕ یان بهێنرێنە مەرحەلەیەک دواترەوە لە پێشەوە نەبن زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک ساڵح فەقێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم خاڵی یەکەم خۆیان لێرە بە بێوی ئاماژەی پێ بدرێ و پێی نەدرێ ئەیان گرێتەوە
بەڵام گرنگە لێرە ئێمە ئاماژە بۆ بدەینایە حکوومەت ئیلزامکەین بە جێبەجێکردنی ئەم مادەیە بۆیان ئەوەی بۆ نمونە ڕەنگە هەلی خوێندن ئەگەر کەسێک لەو تاقانە بێ بخوێنێ بە هەمان شێوەی ئەو تعلیماتانی وەزارەتی شەیدانەتی ڕەنگە نەگونجێ ڕەنگە کاتێکی زۆری بێ ڕەنگە بۆی نەتواندێت جێگەی نەبێتەوە جێگەی چەند کەسێک کەم بێتەوە بۆیە یان یەکەی نیشتە جێبوون بە هەمان شێوە ڕەنگە تاسرەی دێ تا کاتی دێ بۆیە ئەوەی کە گرگە ئێمە ئەم یاسایە حکوومەت ئیلزامکەین لە ماوەیەکی دیاریکراوە هەموو ئەو مافوی امتیازاتانی کە هەیە لەو ماوە یاسایە بۆیان جێبەجێ بکرێ. باش سپاس. بەڕێز کاک حەسەن ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لە مادەی 2 خاڵی دووەم پێم وایە لە کاتی کۆچی دوای تاقانەدا ئەم تاقانەی ئەوە بە شەیدی جینۆساید دەژمار دەکرێتەوە باس کراوە. سەرجەم مافوی امتیازاتی شەهیدی جینۆساید کە لە یاسای ئەمەژە بۆ کراوی خاڵی یەکەم ئەم مادەیاتۆ بۆ وارسەکانی دەستەبەر دەکرێت. من پێم وایە وارسەکە دەستنیشان بکرێ وارسەکە چێ، چونکە بەڕاستی ڕەنگە هەمومان بینیمان زۆرێک لە وارسەکانی شەهیدان جاری وا مامی بووە ئەسڵەن لای لێ نەکردوتەوە لەو تاقانەی، بەڵام ئێستا بە وارث بۆ حسێب دەکرێ هەموو مافوی امتیازاتەکان دەدرێت بەو وەرەسێ. بۆیە وەرەسە ماڵ و منداڵی بێ، دایک و باوک بێ، دا و دایک و باوکی نەماوە تاقانەیە. ئەگەر ماڵ و منداڵی هەر شتێک بێت دیاری بکرێت لە شوێنێک وەرەسە چێە، چونکە و بە تەسەوڕی من شوێنێکیش دیاری بکرێت، ساڵێک دیاری بکرێت، چونکە ئەم تاقانەیە نەوە لە دوایینەوە هەر دەڕوا زیاد دەبێت لە شوێنێک ستۆپ بکرێت کە تاکوێ ئەم تاقانانە ڕۆندنا وەختێکی مەملەکەتێکمان لە تاقانە بۆ دروست دەبێت لەو ئیشکالاتە بۆ دروست دەبێت. زۆر سوپاس. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن ساڵح. بەڕێز کاک فەرهاد سەنگاوی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، ئێمە زانین ئەم گروپ تاقانەکان ژمارەیەکی کەمن و هیچ سەردەمێکی دیاریکراون، هی ڕووداوێکی دیاریکراون لە ئەنجامی شەڕ و کارەسات و ئەوانە کێشەیەکی زۆریان بۆ دروست بووە کە باری دەرونیان زۆر خراپە. لەبەرەوە کە زۆری ژنین، یعنی ژمارەیان زۆر نییە، ئەکرێت دەستگایەکیان بۆ دروست بکرێت، ئەو دەستگایە تایبەت بێ بە خۆیان. مثلەن دکتۆری نەفسی تیا بێت، توێژەری کۆمەڵایەتی تیا بێ، خەڵکی شارەزای تیا بێ بۆ ئەوەی ئیشوکاریان بۆ ڕایکە، بە تایبەتی ئیشی دایرەکان زەلامێکی ساغیش زەلامێکی بێ ئیشیش بچێ ئیشەکەی بۆ جێبەجێ نابێ بە ماوەیەکی دوور و درێژ. لە ئێران مەدالیان بۆ دروست کردوون مناڵی شەهیدەکانی شەڕی ئێران عێراق و ئەوانە لە هەر شوێنە ئیش وشتیان پەکی بکەوێت لە دایرەکانە ئیشەکانن بۆ جێبەجێکەن. بۆیە من پێم وایە ئەو مەدالیایە هیچ نرخێکی نابێ ئەگەر وەکو ینی ئەو قیمەتەی نەبێ کە لە شوێنان بەکاری بێنن. مەدالیایەک بەس بۆ جوانی چ نرخێکی هەیە، هەر ڕەنگە ئەو سعاتە خۆش بێ کە پێیان ئەدرێت یا بەکاردێ. بۆیە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر نین پێویستیان بە دەستگایەکە ئەو دەستگایە خەمی ئەو 150 کەسە بخوا لە هەموو مەجالەکانی مشکلەکانیان کە ئەیبێ بە تایبەتی مەسلەی نەفسی. خۆمان نەزانین مەسلەی دکتۆری نەفسی لای ئەمە زۆر گرنگی پێ نادرێ و ئەوانیش کێشەی دەرونیان زۆرە. بۆیە پێم وایە پێویستیان بە دەستگایەکەی. باشە سوپاس. بەڕێز کاک مەحموود حاجی عومەر. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، من خاڵی یەکەمم داوایەکی تاقانەکان ڕاستەوخۆ ئەیگوێزمەوە بۆ ئێرە. ئەوش ئەوەیە پێشیاریان کردووە لە ڕابردوودا حکوومەت جگە لە موچە فەرمیەکە مینحەیەکی بچووکی بۆ دانن بەداخەوە ماوەیەکی زۆرە ئەو مینحەیە بڕاوە. داوا دەکەن ئەو مینحەیانە بێ لە موچەکانە ئەو مینحەیانە بۆ حسێ بکرێ وەکو جۆرێک لە امتیازات. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم سەبارەت بە ناسنامەی باری کەسێتی و
مەسلەی تەسکرە نفوس و ئەوانە وەک بینیمان و بیستمان لە ڕابردوودا لە چەند ساڵ یەک دو ساڵی ڕابردوودا تاقانەی ئەنفال هەبوو بە درێژایی 2 ساڵ سجن کرا لەبەرەوە تەسکرە نفوسێکی لەسەر خزمێکی دەرکرد چکە کەسی نەمابوو نە باوک نە دایک نەوەراستی نەمابوو بۆیە ناچار پەنایە برد لەبەرەوەی هەر کارتی باایی و ئەوانە دەربکە ئەچوو تەسکەرەی تەزویری دەرەکرد لە نەتیجە ئەم تەزویرە گیرا تا چەندین مەحاولە و ئیعلام و ئەوانە لە ڕێگەی سەرۆکاتی هەرێمەوە ئەم کەسە ڕزگاری بوو بۆیە دەبێت ئەوە لە بەرچاو بگیرە لە سەبارە بە یاسای باری کەسیەتی شتێکیان بۆ تەکبیر بکرێ بۆی ئەمانە بتوانن چۆن بڵێیت بۆ تەسکەرە نفوس جنسی عراقی پاسەپۆرت ئەو شتانە بێبەش نەبن لەو شتانە خاڵێکی تر تەیدی قسەی کاک بەستونەکە من لە ڕابردۆ زۆرمان لەسەر تاقانەوتووە تاقانە چ لە ستێمانی چ لە گەرمیان چ لە بادینان و دۆهۆ کوشۆنەکانی تش بەداخەوە لەم شەڕانە تاقانە شەید بووە ئەو بڕیارە دەچۆ تاوەکو ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە بۆیە دەست بەجێ پێویستە ئەو بڕیارە جێبەجێ بکرێ زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کە خەڵەف ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کاک بێسون فایق کردی سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لە قسەکانی کاک بێسونەکەم لە ڕاستی ئەوەی کاک فەرادی ژووتی نازانم ئەگەر بکرێت لەوێ کاڵە لایەنە پەیوەندیدارەکان ینی مەسەلا وەزارەتی شەهیدان ینی بە ناچار بکرێتەوە بکە و ئەوەی کە وارسیش حەزەکەم ڕوونکردنەوە بدەن لەسەر واریس مەبەستیان ینی تا چەندنەوە ئەگرێتەوە و خاڵی ئەخیری شتێبینێکی زمانەوانی ینی دوو جار وشەی تایبەت بەکار هاتووە هەم لەگەڵ ناسنامەکە هەم لەگەڵ میدیالیاکەش ئەوەی بە تایبەتی ئەوەی مەدالیاکە پێما بێ زیادەیەکرێت لای بەرن سوپاس زۆر سپاس بەڕێز کە قادر وەتمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێک لە قسەکانم کرا بەس لەسەر بڕگەی دووەم کە تاقانە لە دوای کۆچی دواییکردنی بە شەیدی جینۆساید لە قەڵام دەدرێ ئەمە ینی جیاوازە لەو پێناسەی کە لە یاسای ژمارە 9 بۆ شەیدی جینۆساید یا قوربانی جینۆساید کراوە لەوانەیە تەناقض دروست نەکات چونکە دەکرێت و کاتە ئێمە بڵین ئەمە ئیستیسنایە یاخود ئەم یاسایە بە پێی تاریخ و ینی کاتی دەرچوو تازەتر دەبێت لە قانونی ژمارە 9 بۆیە کار بەوە دەکرێت بەڵام ئەگەر بکرێ بۆی پێچەوانەی ناوەڕۆکی ئەو پێناسەیە نەبێت کە بۆ شەیدی جینۆساید کراوە ئەگەر هیچ چارەسەرێکی هەبێ دوای دیراسەکردن بە شێوەیەکی کە دابڕێژێتەوە باشترە بۆی کە پێچەوانەی ئەو دەقە نەبێت بەڕێز کاگەنوەر قادر بەڕێز سەرۆکی پەرلەمان تاقانەی جینۆساید سەرجەم مافی ئیمتیازاتی کوڕ و کوچی شەهیدی پێدەدرێت ئەمە زۆر لە جێخۆیەتی کە لە مادەی یەکەمدا ئەمەبراوەتەوە کە تاقانە کێیە بەڵام من هەست دەکەم بڕگەی دووەم لە مادەی دوو هەمان مەفهومە لەگەڵ بڕگەی یەکەم کە ئەو مافە هەیە کەواتە چی تازەتر هەیە لە بڕگەی دووەمدا و شەهید لای من کەسێکە کە بەهۆی کیمیاباران و جینۆساید و ئەنفالەوە شەهید بوو بێ یان لە سەنگەری بەرگریدا دژ بە دوژمنانی کوردستان لە پێناو گەل و نیشتیما شەهید بوو بێ یان هەر حاڵەتێکی تر کە بەدەستی داگیرکەر و دوژمنانی کوردستان شەهید بوو بێ لە پێناو گەل و نیشتیماندا سپاس باشە سپاس خاتو تەلار لەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان تەلار لەتیف من پشگیری قسەکانی تەواوی قسەکانی کاک بێستون و کاک سعید مەسیفیەکەم لەبەرەوەی ئەو یاسانەی کە دەرەچێت لە پەرلەمانی کوردستانەوە پێویستە کا بە شێوازێک بن مافەکان پارێزراوێ لە هەمان کاتا لە دوای جێبەجێکردنی خوێنەوەی جیاوازی بۆ نەکرێت بۆ مەتاتی نەبێت بۆیە گرنگە ئەو خەڵانە هەمووی تەسبیت ببێت لە یاساکە لە ئێستاە و پشگیری تەواوی قسەکەی کاک فەرهادەکەم لەکردنەوە ئەسەنتەرە چکە زۆر گرنگە بۆلانی دەرونی و هەروها تەندروستی و لانەکانی کەش تاوکو بەتابەتی کە وەکو ئاماژەش پێکرا ژمارەیەکی کە من بۆ یەککردنەوە ئەو سنتەرە زۆر گرنگە و زۆر سپاس ڕای لیژنە پەیوەنددارەکان چییە لەسەر قسەی ئەندامان بەڕێز دکتۆرە بەهار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە ئەگەر موچەخۆر بێت لە هەر دام و دەستگایەک موچەی تاقانەکەی نەبێتە ڕێگرەوە ئەگەر هەردووکیان موچە بن ئێمە ناتوانین ئەوە بە یاسایی بکەین لێرە ئەو فەقەرەیە زیاد بکەین سەبارەت بەوەی وارسەکان دیاری بکرێن بەڕێزان وارز لە قانونی ئەحوالی شخصیە دیاری کراوە دەرەجەی قەرابەت هەیە هەر کاتێک دەرەجەیەکی قەرابەت هەبوو حەجبی دەرەجەی قەرابەتی دوای خۆیەکە بۆ نمونە دەرەجەی قەرابەتی 1 هەیە 2 هەیە 3 هەیە ژن مناڵ دایک باوک ئەمانە دەرەجەی قەرابەتیان یەکە هەر کاتێ ئەم دەرەجە قەرابەتە لە حیاتا بوون حەجبی دووەکانەکەن کە بریتیە لە خوشک و برا هەر کاتێ 2 هەبوو حەجبی دەرەجە 3یەکە کە بریتیە لە مام و خاڵ و پور ئەوانە بۆیە کە ماڵین وارسەکان قانون بۆ خۆی دیاری کردووە دەرەجە 1 کە هەبێ حەجبی ئەوانی ترەکە یاواتە نایڵێ ئەوانی تر بەریان بکەوێ بۆی پێویست ناکە ئێمە لێرە وردیکەینەوە قانون دیاری کردووە
سەبارەت بەوەی کە مادەی دووەم بڕگەی یەکەم و دووەمی هەمان مەفهومە ببورن نەخێر هەمان مەفهوم نییە چکە خۆی داواکاری تاقانەکان بۆ بڕگەی دووەم بوو بە تایبەتی تۆ ئەڵەی لە یەکەمە تاقانەی جینۆساید ماوە تۆ امتیازاتی کە سوکاری شەهیدی جینۆسایدی کوڕکچی شەهیدی جینۆسایدی دێتێ لە دووەما مردووە خۆی کە ئەمرێت بۆ وارسەکانی حسابەکرێت کە ئەمە شەهیدی جینۆسایدە بۆ دوشتی جیاوازن وەکو یەکنین سەبارەت بۆی کە لە ئەو پێشنیارەی لە بەرەکانی پێشەوەی جەنگ پەشداری پێنەکرێن ئێمە پێمان وایە بڕیارێک هەیە سەبارەت بەوە پرۆژە یاسایەکی تریش پێشکەش کراوە سەبارەت بەوە بەڵام پێمان خۆشە ئەوە بخرێتە دەنگدانەوە بۆ ئەوی بخرێت دەنگدان و ئایا ئەو بڕگەیە زیاد بکرێت یان نە ئەگەر دەنگی هێنا ئێمە سیاغەمان بۆ ئامادە کردووە. سپاس. باشە سپاس بەڕێز خاتوبار عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بۆی تاقانەکان نەبرێنە بەرەکانی جەنگ ئەوە بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم هەیە بەڵام بەداخەوە لە هەندێک حاڵەتا جێبەجێ نەکراوە. سەبارەت بە وارز دکتۆرە بەهار ئاماژەی پێیا کە ئەوە دیاری کراوە سەبارەت بە مادەی یەکەم و دووەم مادەی یەکەم ماف و امتیازاتە بۆ کەسەکە خۆی بەڵام مادەی دووەم چارەسەری نەوەکانیان ئەکا ینی کێشەی نەوەکانیان کە کێشەیەکی خۆیانە کە موچەکانیان وەکو ئاماژەی پێدرا دەرماڵە ناگوازرێتەوە بۆ ئەوان بۆیە بە شێوازێک دامان ڕشتووە کە وەکو شەهید ئەژمارکرێن بۆ ئەوەی ئەو موچەی کە هەیە ئەو هاوکاریەی هەیە کێشەی نەوەکانیان چارەسەر بکاو بۆ نەوەکانیان بێ. زۆر سپاس. خاتو شکر اسماعیل فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وا پێ دەچێت دکتۆرە بەهار لە مەبەستی ئێمە تێنەگەیشت بێ کە ئەمە دەڵێن مەبەست لە وارسەکان ئێمە دەزانین قەرابە چەند پلەیەکی هەیە دەرەجە 1 و 2 3 بەڵام ئێمە دەڵێن بۆ نمونە دەرەجەیەکی نەما دەرەجە 2 نما دەرەجە 3 دەکرێت ئەو بیتە موچەی وەرگێ کە پاشەوەی کە دەرەجە 1 و 2 نییە ئێمە بەسمانەوەی دەرەجەکەدی ینی دەرەجە 1 و 2 کامە دەگرێتەوە یعنی ئەمە دەزانین شێوازەکە بەو شێوازەیە هیوادارین ڕوونکردنەوەی زیاتر بدەی و بابەتەکە لێمان تێبگەی. باش سپاس. دکتۆرە بەهار وەڵامت هەیە فەرموو. بەڵێ سەبارەت بۆی کە ئێمە دیاری بکەین کە کێو کێوەری بگری ئەمە مەسەلەیەکی ترا کە تەبەتی کەین ئەتوانین بڵین بەس پلەیەکەکان بۆ واریسە پلەیەکەکانی ئەو کاتە بەس ژن و منداڵ و دایک و باوگەگرێتەوانێ بەڵام سەبارەت بەوەی کە ئێمە وارسەکان دەستنیشان بکەینەوە وەگوتم دەرەجات هەیە لە قانونا خۆی دیاریکراوە ئەگەر ئێمە واز لێ بێنین هەر کاتێک کە دەرەجەیەکی نەما با دەرەجە 2 وەریگرێ ئەوە نیەتەکە دەورە بینێ ئێوە نیەتمان ئەوەیە کە ئایا کە دەرەجە 1 نەما دەرەجە 2 وەریگرێ یان نیەتمانە حەسری بکەین لە دەرەجەیەکە ئەوە توانین بڵین وارسە پلەیەکەکان. بەڕێز کاگۆران ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕای ئەندامان ئەوانەی کە گوترا زەڕورە ڕوونکردنەوەی لەسەر بدرێ و بەڕێستان بزانین پێی وەردەگرنیان نا ئەو ڕێیەی کاک بێستون گوتی زۆر دقیقە و بەشێک لە ئەندامان پشتیوانیان لێ کرد کە تاقانەکان بەشداری پێشەوەی جەنگ نەکەن بەڵام ئەم ڕێیە دەبێ بخرێتە دەنگەوە ئایا زیاد کرێیان زیاد نەکرێ بەڵام پرسیاری ئەساسی ئەوەیە ینی لە ڕووی قووەی قانونی ینی بڕیاری سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەیە و بڕیارێکی مولزەمە ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ نەبێ قانونیش جێبەجێ نابێ و ئەگەر ئەم بڕیارە پەرلەمانتار دەتوانێت محاسبەی حکوومەت و لایەنی پەیوەندیدار بکات کە بۆچی جێبەجێ ناکەن بە هەمان شێوەش یاساکەش هەمان مرتبە هەیە و ئەمە شتێکی زۆر تایبەتە بەڵام ئێمە وەک لیژنە پەیوەندیدارەکانیش بۆ تەئکید بیخەنە دەنگەوە مانەعمانیە ئەگەر زیاد بکرێ بەڵام قسەش لەسەرەوەی کە بڕیارەکەیە و پێشنیاری چکە کرا کاک فەرهاد و برادرانیش پشتیوانیان لێ کرد بۆ چارەسەرکردنی باری دەرونی دیارە ئێمە دوای ڕاوێژ لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکان گەیشتنە ئەنجامانەی کە ئەوانە بەهۆی تەنیابوونیان لەوانەیە زەختێکی نەفسیان لەسەر بێ ئەم نەسەمان نووسیوە ئەگەر ئەو هەدەفە بپێچێ و لە سیاغە گونجاو بوو دەکرێت دواتر پێی وەربگرن بڵێن چاودێریکردنی باری دەرونی تاقانەکان و چارەسەرکردنیان لە ڕێگای کردنەوەی سنتەری تایبەت. سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆر عەزیز سابر. سەبارەت بۆ مناقەشەی وارێز تۆ ئیدەی بە تاقانە یعنی دایک و باوکی نەماوە کە دایک و باوکی نەما بێ وارسی پلەیەک هاوسەرەکەیەتی منداڵەکانێتی جا بە دەنگدانی پەرلەمانتاران لەسەرەوە بێت دوای منداڵ و هاوسەرەکەی بدرێ بە مام و خاڵ و کەسوارەکەی یان نا ئەتوانین بۆ چارەسەریکەین بڵێن بە وارسی دەرەجەیەک.
باشە سپاس بەڕێز کاک محمود حاجی عومەر بەڵێ بەرە سەرۆکی پەرلەمان دوو شتەیە تاوەکو ئێستا ببوورە تاو ئێستا کوڕووکچی ئەنفال هەیە بە ناوی باوکو دایکی خۆیانەوە نییە لە نفوس بۆیە ئەمە پرسێکی گرنگە و زۆر خەتەرە بۆیە دەبێت ئەوە بکەم مناڵ و کەسوکاری ئەنفال هەیە بە ناوێکی ترەوە بە ناوی دایک و باوکێکی ترەوە ئەمە خاڵێکی تر لە تهدیدکردنی واریسە حەقی ئێمە دقیق بین ئایا نەوەی خۆی بڵێن کوڕووکچی خۆی نەک سبەی ڕۆژێ مام و خاڵ و پور و کەسێکی تر بۆی کێشیان بۆ دروست نەکرێ بۆیە پێویستە واریس تهدید بکرێ زۆر سوپاس بەڕێز کاک سەرار محمود سپاس کاک محمود بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار محمود سەبارەت بە بەشداریکردنی تاقانەکان لە شەڕگەکانە لە ڕاستیدا ڕاستە بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان هەیە بەڵام بڕیار و قانون یەک مەرتەبەیان نییە بەڵکو سلەمی قانونی وای پیشانەدا کە قانون بەرزترە بەڵام لە حکمی جێبەجێکردندا یەک قووەتیان هەیە من پێشنیارەکەم ئەو بۆچوونەی کاک بێستون و کاگۆران ئاماژەیان پێکرد بە مادەیەکی جیاواز لە قانونەکە دیاری بکرێ چونکە دوور نییە لە ئایندەدا تووشی شەڕی تر بێ هەرێمی کوردستان شەڕی ناجۆری تر باشە سپاس بەڕێز کاک بێستون فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها ڕوونکردنەوەیەک لە وارسی تاقانەکان خۆ ئێستا مەبەستی ئەم پرۆژە یاسایە بۆ ئەو تاقانانەیە تاقانە ئەوەی هاوڕێیان پێناسایان کردو لە یاساکەدا هاتوو ئەوانن کە کەسیان نییە برای نییە خوشکی نییە باوکی نییە و دایکی نییە ئەمە کە شووی کردووە یان ژنی هێناوە کۆمەڵێ مناڵی هەیە کە خۆی لەم ماوانە مەسەلەن کە گیان لە دەسەدا و لە ژیانە نامێنێ ئێمە کێشەمان لەگەڵ مناڵەکانی هەیە مناڵەکانی بەپێی یاسا ناتوانن موچەی باوکیان وەربگرن یان دایکیان وەربگرن کە ئەوی ژوارسی کەسوکارەکەی خۆیەتی بۆیە لێرە ئێمە تەنها بەبەستمان مناڵەکانە تاقانەکە کەسی تری نییە ینی وارسەکە لێرە ئەسڵ بۆ مناڵ و خێزانەکەیەتی زۆر سپاس زۆر سپاس بەڕێز مامۆستا حەسەن ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کاک بێستون کردی عەفو باش بەس باوەڕ ناکەم بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە وارسەکان پێمان باشە ئێمە وەکو لیژنە پەیوەندیدارەکان وارسەکان وەکو خۆی بمێنێتەوە چکە لە قانونی ماف و امتیازاتی شەهیدانیشا دەستنیشان کراوەکە وارسەکان وارسی شەهید کێوکێگرێتەوانێ و پێمان باشە ئەم مادەیە بە هەر سێ بڕگەکەوە وەکو خۆی بخرێتە دەنگدانەوە بۆ زیادکردنی ئەوە بخینە مادەیەکی تر دەنگ لەسەرەوە بدرێ ئایا ئەمە مادەیە زیاد بکرێ یا زیان نەکرێ ئەوەی کە نەبرێنە بەرەکانی جەنگەوە باشە سپاس کەمێک چاوەڕێەکەین تا نسابتەوە بێ 53 کەس لە هۆڵی پەرلەمانن مادەیەکی تر مناقەشاکەین ئەگەر دوایی کە نساب هەبوو ئەم مادەیەش دەنگدانی لەسەرەکەین مادەی سێ فەرموو مادەی سێ پشتڕاستکردنەوەی تاقانەی جینۆساید لە ڕێی لیژنەیەکی پسپۆر لە وەزارەتی کاروباری شەهید و ئەنفالکراوەکان بە سەرۆکایەتی دادوەرێکی پلەیەک دەبێت کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمەندان پەرلەمانە بەڕێزانە گفتوگۆ لەسەر مادەی سێ دەکەن بێستون فایر محمود عومەر حاجی کاروان بەڕێز کاک بێستون فایق بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی یەک ئێمە پێناسەی تاقانەمان کرد و لە قایمەی وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوەکانیشە هەموو کەسوکارێکی ئەنفالیان شەهیدیان جینۆساید خۆی ژمارەی خێزانی ژمارەی قوربانیەکانی نووسراوە واتە وازەحە لەوەیە کێ تاقانەیە و کێ تاقانەنی زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک محمود حاجی عومەر بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە ئەمەی بۆ زیاد بکرێت ئەم پشتڕاستکردنەوە بۆ ئەوە بێ کەسانێک کە بە هەر هۆیەکی ترەوە تاقانە بوو بێت ئەم یاسایە نەیانگرێتەوە زۆر سپاس
باشە سوپاس بەڕێز کاک حاجی کەروان. بەڕێستەرۆکی پەرلەمان پێم باشە وەزارەتی تەندروستی شیکابێ لە ڕێی لێژنێکی پسپۆر لە هەردوو وەزارەتی کاروباری شەیدان و تەندروستی، چونکە ئێستا خەڵکێکی زۆر هەیە وا وردە وردە ئەدۆزرێنەوە بە تایبەتی ئەوانی کاتی کیمیاباران لە هەڵەبجەبوون لەوانەیە تاقانە بێ و کاتە ئەگەر وەزای تەندروستیتیانە بێت ئیشکالیات دروستە بێت. سوپاس. زۆر سپاس. لیژنە پەیوەندیدارەکان قسەیەکتان هەیە؟ بەڕێز دکتۆرە بەهار مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مەبەستی دانانی ئەم مادەیە تەواو وەک ئەو مەبەستەیە کە کاک مەحموود وتی، یعنی تەنها بۆ ئەوەیە کە ئەوانەی کە بەڕێگەیەکی تر ئەیانەوە خۆیان بە تاقانە بناسێنن نەتوانرێ و لیژنەیەکە بێ بۆ کۆنتترۆلی ئەو کارە. ئەگە وەکر هەڵەتنی فەرموو. سپاس بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من پێم وایە لەم مادەیە یان بە مادەیەکی تر ئێمە ئەم یاسایە پێویستی بە ڕێنمایی هەیە، یعنی ئەبێ بڵین لایەنە پەیوەندیدارەکان ڕێنمایی پێویست بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە دەرکەن. بۆ وەزارەت بۆ نمونە بێت تەعاهود بە ئەو کەسە مەسەلەن لای کاتب عەدڵ کە ئەو زانیارە ئیدا هەمووی ڕاستە، لەبەرەوە ڕێنمایی پێویستە ئەم یاسایە. باشە سوپاس. ئەوە بێ بە مادەیەک دوای زیاد کرێ. بەڕێز دکتۆر عەزەت سابر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە وتەکانی کاک بێستون ڕاستە لە وەزارەتی شەیدان سەرجەم ئاماریان لایە، بەڵام وەک نمونە کەیسی شەنگال حەدەسێکی تازەی دروست بووە، بۆیە گرنگە ئەو مادەی کە دانراوە بە سەرپەرشتی دادەرێکی پلەیەک دڵنیایی بکرێتەوە لە کێ تاقانێ. سپاس. مادەی دوایە ئەو مناقەشاکەین. مادەی 4. بەڕێز سەرۆکی پەرلەمان، چکە لە دوای ئەمەوە ئەحکامە کۆتاییەکانە بۆ ئەوی نەچینە ئەوێ پێم باشە ئەوە لەبەرەوەی دەنگدان نیساب نییە، پێمان باشە مە بخرێتە دەنگدان ئەو مادەیە زیاد بکرێیان نا، چکە شوێنەکەی ئێرەیە ئەگەر زیاد بکرێ. ئەوەش دوایی خێنە دەنگەوە، ئەیخێنە ئێرە، ئەیخێنە ئەم شوێنە، ئەیخێنە دەنگەوە دوایی کە لەوێ ئیزافە بکرێ. باش نییە؟ ئێستا بچینە سەر مادەی 4. مادەی 4 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. کەس قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ فەرموو بەڕێز کاک سالار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بە حکمەوەی پرسی تاقانەکان لە یاسای ماف و امتیازاتی شەیداندا معالەجە نەکراوە و لە یاسای وەزارەتی شەیدان و کاروباری ئەنفالکراوەکان خۆشیە معالەجە نەکراوە، ئەم بابەتە ئەبێ ڕێنمایی بۆ دەربچێت. بۆیە پێش ئەم مادەیە ئەوەی کاک مەحموود حاجی عومەر فەرمووی کە ئەم یاسایە پێویستی بە ڕێنمایی دەرکردنە، بەڵێ پێش ئەم مادەیە ئەوە عرض بکرێت لە ڕێگەی لیژنەی قانونیەوە ئەو مادەیە سیاغە بکەنەوە کە ڕێنمایی بۆ یاسایەکە بۆ ئاسانکاری جێبەجێکردنی دەربکرێت. باشە سپاس. پێم وابێت ئەکەوێتە دوای ئەمەوە بێت جێبەجێ بکرێ و ئەشکرێت دەمشکرێ. باش ئەکرێ وەزارەتی شەیدان جێبەجێ بکەن و وەزارەتی شەیدانی ڕێنمایی بۆ دەربکە. باشە کەسی تر قسەی نییە لەسەر مادەیە، بچینە سەر مادەی 5. مادەی 5 کار بە هیچ یاسایان بڕیارێک ناکرێت ناکۆک بێلگەڵ حکومەکانی ئەم یاسایە. چه قسەی هەیە لەسەر مادەیە؟ کەس نییە قسەی لەسەر مادەیە بێ کاتە دوای خێنە دەنگەوە. مادەی 6. مادەی 6 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. چه قسەی هەیە لەسەر مادەیە؟ کەس نییە کەواتە دوای خێنە دەنگەوە. هۆیەکانی دەرچواندن. هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە بە مەبەستی ڕێزلێنانی زیاتر و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ تاقانەکانی جینۆساید ئەم یاسایە دەرچوێنرا. چه قسەی هەیە لەسەر هۆیەکانی دەرچواندن؟ بەس کاک ساڵح فەقێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەوەی کە تایبەت بوو بە ماف و ئیمتیازات و کە ئێمە قسەمان لەسەر کردەوەی تیا جێگیر نەکرا، تەنها ئەوەی کە لە یاسای ژمارەنەوەی ساڵی 2007 و خۆشیان ئەوانە ئەگرێتەوە هیچ حاڵەتێکی تایبەتمان نەدا بەمان لەم یاسایە کە کەواتە پێویستە لە هۆکاری خۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە تەنها ڕێزلێنان و لایەنی معنەوی بێ بۆ هیچ شتێکمان لە ڕووی دابینکردنی ژیانی شایستەوە بۆیان نەکردو. سوپاس. باشە سوپاس. لیژنە پەیوەندیدارەکان وەریەکدن.
خاتو شکرێ ببورە فەرموو ببورە. بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێم باشە ئەمەی بۆ زیاد بکرێ و لە هۆیەکانی دەرچواندن قەرەبووکردنەوەیان و قەرەبووکردنەوەیان لە ڕووی مادی و معنەیە. سوپاس. باشە سوپاس. بەڵێ خاتو دکتۆرە بەهار مەحموود. بەڕێ سەرۆکی پەرلەمان دابینکردنی ژیانێکی شایستە دەبێت بمێنێ لە هۆکارەکانی دەرچواندن چکە مادی و معنەویە چکە ئەم جاران مەشمول نەبوون بەو معاشە جگەلەوە کە لە کاتی فەقەرەی دووەم بە تایبەتی کاتێک کە کۆچی دوایی یەکە ئەم یاسایە وای لە یەکا کە بە شەهیدی ژینۆساید ئەژمار بکرێت و بۆ واریسەکانی معاش هەبێت بۆیە لایانی مادی و معنەوی تایە کاڵین دابینکردنێکی ژنکردنی ژیانێکی شایستە مادی و معنەویشە. کەمێک چاوەڕێکین تا نساب تەواوە بێت. ئەوە بکرات ئەوە بکرێژاتەوە. ئێستا نیساب تەواوە لە مادەی دووە بیخەنەوە مادەکە بخەنەوە دوایی ئەو مادانشی کە پێویستە کات زیاد بکرێن ئەوانەش خوێنینەوە ئەیخێنە دەنگەوە مادەی دووەکو خۆی بخەنەوە با بیخێنێ دەنگەوە. بەڕێ سەرۆکی پەرلەمان بڕگەیەکە ئێمانەوێت لەسەر مادەی دوو زیاد بکەین بۆ ئێستا ئەو بڕگەیە خوێنینەوە ئەگەر دەنگی هێنا ئەبێتە بڕگەی چوارەم لە مادەی دوو. چاودێریکردنی باری دەرونی تاقانەکان و چارەسەرکردنیان لە ڕێگەی کردنەوەی سنتەری تایبەت ئەوە بە بڕگەی چوارەم زیاد بکرێ بۆ مادەی دوو بخرێتە دەنگ. چێ لەگەڵێتی؟ پەنجاو چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا کۆی مادەکە بخوێننەوە. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی دوو بەم شێوەیە دەخوێنرێتەوە. یەکەم تاقانەی جینۆساید سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی کچووکوڕی شەهیدی جینۆسایدی دەبێت کە لە یاسای ژمارە 9 ساڵی 2007 هەموارکرا و دەقنووس کراوە. دووەم لە کاتی کۆچی دوایی تاقانەدا بە شەهیدی جینۆساید ئەژمار دەکرێت و سەرجەم ماف و ئیمتیازاتی شەهیدی جینۆساید کە لە یاسای ئاماژەبۆکراوی خاڵی یەکەمی ئەم مادەیە هاتووە بۆ وارسەکانی دەستەبەر دەکرێت. سێیەم وەکو ڕێزلێنان ناسنامەیەکی تایبەتی بۆ دروست دەکرێت و مەدالیایەکی تایبەتی پێدەبەخشرێت. چوارەم چاودێریکردنی باری دەرونی تاقانەکان و چارەسەرکردنیان لە ڕێگەی کردنەوەی سنتەری تایبەت. باشە کێ لەگەڵ مادەکەی بۆ شەوەی کە خوێنرایەوە؟
54 کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. بەڕێسەرۆکی پەرلەمان ئەو پێشنیارەی کە کرا دەبێت بێتە مادەی 3 بەو شێوەیە ئەو تاقانانەی کە کارمەندی هێزە چەکدارەکانن لە کاتی شەڕدا نابێت بنێردرێنە پێشەوەی بەرەکانی شەڕ. کێ لەگەڵ ئەو مادەیە بە مادەی 3 زیاد بکرێ؟ تازە خرایە دەنگە و کاکە بوو هێزە چەکدارەکان دواییکەین بە هێزە چەکدارەکان باش هێزە چەکدارەکان باش 52 باش 52 کەس لەگەڵیەتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. مادەی 4 مامەسا ڕابوون نقطەی نزیک بەڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان کاک سوهراب لە ژوورەوە نەبوو حەز دەکەم تاکید بکەنەوە ئەو مادەی کێسا دەنگمان بۆ دان نیسابی قانونی هەبوو یان نەبوو نیسابی قانونی هەبوو بەبێ کاک سوهرابیش نیسابی یاسایی زۆر باش دەستخۆش باشە سپاس. بەڕێسەرۆکی پەرلەمان ئەو دەنگدانەی کە کرا بۆ قبولکردنی مادەکە بوو جارێکی تر سیاغەکە خوێنمەوە. باش کەواتە ئەوە قبول کرا ئێستا مادەی 3 ئەو تاقانانەی کە کارمەندی هێزە چەکدارەکانن لە کاتی شەڕدا نابێت بنێردرێنە بەرەکانی شەڕ. چێ لەگەڵ مادەکەیە بەو شوەیە کە خوێنرایەوە؟ پەنجاو سێ کەس لەگەڵێتی کێ دەژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. مادەی 4 پشتڕاستکردنەوەی تاقانەی جینۆساید لە ڕێی لیژنەیەکی پسپۆر لە وەزارەتی کاروباری شەهید و ئەنفالکراوەکان بە سەرۆکایەتی دادوەرێکی پلەیەک دەبێت. کاگە بەڕێز کاک حاجی کەروان قسەی سەرۆکی پەرلەمان پێشنیاری تەندروستیمان کرد چونکە زۆر زۆر لە پێویستی هەندێک کەس بە فاسی NDI هەیە و خۆزاتی پێشمەرگە ناکرد DNA بەڵێ بەڕێز دکتۆرە باهەر مەحموود. بەڕێسەرۆکی پەرلەمان ئەوەی باری دەرونیمان ئیزافە کرد سەبارەت بە تێچوونی نەخۆشی لە ئیمتیازاتەکانی شەهیدا هاتووە کە لە ئێمە لە بڕگەی یەکەمی مادەی 2 ماوتومانە هەموو ئیمتیازەکان ئەگرێتەوە. باشە کاک سالار مەحموود. بەڕێسەرۆکی پەرلەمان داخڵکردنی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەیە لە ڕێگەی DNA پیشان بدرێ ئەو تاقانەیە لە چ خێزانێکە و پشکنینەکە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەکێ و ئەو تیمەش سەر بە وەزارەتی تەندروستیە بۆیە ئەوەندەی وەزارەتی تەندروستی گرنگترە بەقەت ئەوە وەزارەتی شەیدان گرنگتر نیە کە پێویستە لەناو ئەو مادەیە هەبێ. باشە سپاس بەڕێز کاگە بۆ کڕاڵەتنی بۆی بەڕێسەرۆکی پەرلەمان لەم ئیشکالە دەرچین بڵێن لیژنەیەکی تایبەتمەند لە وەزارەتە پەیوەندیدارەکان بە ڕێنمایی ناوی هەموو وەزارەتەکان بێنین بەڕای من. ئەوە کار ڕێنمایەکەش دەرکرا دوایی ئەتوانرێەوەی تیا پێشنیارێکی دروستە ئەو دوو وەزارەتە. بەڕێز کاک فەرات سەنگاوی. بەڕێسەرۆکی پەرلەمان من یەکی بچووکەڵێم لەسەر ئەو سنتەرە چکە منەوە لە دەرەوە دیومە لێرە ئەگەر ئەو سنتەرە دروستکرا ئەکرێ حقوقی تیا بێ دکتۆری نەفسی تیا بێ ڕووناک بیرونوسەری تیا بێ توێژەری کۆمەڵایەتی تیا بێ ئەو سنتەرە پەیوەندیەکە بۆ ئەوان لەگەڵ هەر وەزارەتێک بێ ئەو سنتەرە پەیوەندیەکە دروست بکە یعنی ئەو سنتەرە زۆر هینە هەم فرەڕەهەندە. سپاس. باشە سپاس. ڕاتان چییە لیژنە پەیوەندیدارەکان؟ بەڕێز دکتۆرە بەهار مەحموود. بەڕێسەرۆکی پەرلەمان پێشنیارەکەمان وەرگرتووە بۆی دواتر بە ڕێنمایی تەحدید بکرێ پشتڕاستکردنەوەی تاقانەی جینۆساید لە ڕێی لیژنەیەکی پسپۆر لە وەزارەتە پەیوەندیدارەکان بە سەرۆکایەتی دادوەرێکی پلەیەک دەبێت. چێ لەگەڵ مادەکەی بۆ شوەیە کە خوێنرایەوە؟
53 کەس لەگەڵیەتی کێ دەژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا مادەی دوای ئەو مادەی 5 مادەی 5 دوای وەرگرتنی پێشنیارەکان لەلایەن بەڕێزان ئەندامانی پەرلەمانەوە بەو شێوەیە دامانڕشتۆتەوە مادەی 5 پێویستە لەسەر وەزارەتە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن و ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی دەربکەن بەڕێز دکتۆرە بەهار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو دوو بڕگەیەمان لە یەک جیاکردەوە بکردمانە دوو مادە مادەی 5 پێویستە لەسەر وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکات چێ لەگەڵ مادەکەی بۆ شێوەی کە خوێنرایەوە پەنجا و چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا بەڕێز کاک عومەر عنایەت نوقتەی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو مادەی ئیزافە کرا پێویست بوو ڕەزامەندی ئەندامان وەربگیرێ بۆ ئیزافەکردن دواتر دەنگی لەسەر بدرێت دروستە ئێستا ڕەزامەند بوون کە ئیزافە بکرێ و نازانم دەنگەکە بۆ کامیان خوێنراشەوە بەڵێ حەزەکەی خوێنینەوە جارێکی تر دەنگی لەسەر فەرموو بیخوێنەرەوە بە هیچ ئیشکالێکی یاسایی لەسەر ئەم مادەیەش نەبێ مادەی 5 پێویستە لەسەر وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکان ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکات چێ لەگەڵ مادەکەی بۆ شێوەیە کە خوێنرایەوە پەنجا و سێ کەس لەگەڵیەتی کێ دژێتی کەس نییە کەواتە پەسەند کرا مادەی 6 مادەی 6 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن کێ لەگەڵێتی پەنجا و سێ کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە کەواتە پەسەند کرا مادەی 7 کار بە هیچ یاسایان بڕیارێک ناکرێت ناکۆک بێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە کێ لەگەڵێتی پەنجا و چوار کەس لەگەڵیەتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا
مادەی هەشت مادەی هەشت ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. کێ لەگەڵێتی؟ پەنجاو چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. هۆیەکانی دەرچواندن بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارێک هاتووە بۆ هۆیەکانی دەرچواندن ئێمە وەک لیژنە پێمان معقولە و ئەوە ئەخەینە دەنگدانەوە. تاقانەکانی کوردستان بەشێکی گرنگن لە ناسنامەی قوربانیدانی گەلی کوردستان و بە مەبەستی ڕێزلێنانی زیاتر و دابینکردنی ژیانێکی شایستە بۆیان ئەم یاسایە دەرچوێنرا. کێ لەگەڵێتی بۆ شێوەی کە خوێنرایەوە؟ پەنجاو چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە کەواتە پەسەند کرا. ئێستا کۆی یاساکە خەینە دەنگەوە کێ لەگەڵێتی؟ پەنجاو پێنج کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەین بە بۆنەی دەرچوونی ئەم یاسایە بە تایبەتی تاقانەکانی جنۆسایت پیرۆزباییان لە یەکەین بە بۆنەی دەرچوونی ئەم یاسایە. بەڕێزان بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێهات دانیشتن هەڵەگرین. زۆر سوپاس.